بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێت کاتتان باش ناسوودە و کامەران بن خۆمان بە خۆشحاڵەزانی ئەمڕۆ لەگەڵ هاوکارانم لە پرۆگرامێکی نوێی پرۆگرامیەکان ڕۆژ هاتوێتەوە قسمەتان وێ دەکەین بەرگەڵ بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی و عەزیز بێت بە هەوڵتان تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بێنەوە کۆمەڵێک بەرگەڵ بابەتی جیاواز و پەیوەندیدار بە ڕۆژمان بۆ ئامادەکردوون لەگەڵ میوانەکانمان شۆڕێن سڵاوی خۆتان لەبێ عەزیزان لە هەر شوێنێکەوە بینەرمانن خۆشحاڵین لە ڕۆژێکی نوێوە لە پەیامی ڕۆژەوە لە خزمەتەوەی عەزیز و خۆشەویستان هیوادارین سەرجەم بەرگەڵ بابەتەکانی ئەمڕۆ بەڕێوەی ئێوەی عەزیز بێت ئەمڕۆ چەند تەمەرێ و بابەتێکمان بۆ ئامادەکردوون وەک هەمیشە لە تەوەریەکەمماندا باس لەوە دەکەین باز لە کاریگەری دەرمان و بەکارهێنانی دەرمان لەسەر بەرهەمە کشتتوکاڵیەکان دەکەین بۆم دەزانین جوتیاران پشت دەبەستن بە کۆمەڵێک دەرمان ئایا ئەم دەرمانانە بۆچی بەکاردەهێنرێت و ئایا هیچ زیانێکی تەندروستی نیە یا خۆت زیان بۆ کەسە ناگەێنێت کە ئەم بەرهەمانە ئەخوا و ئەوان چۆن دەتوان سوودی لێ ببینین بگومان سەر ڕای ئەو هەموو پێشکەوتنی کە هەیە پێویست دەکا جوتیار پشت بە کۆمەڵێک دەرمان بەستێ بۆ ئەوەی بەروبوومێکی جوان بهێنێتە بەردەم لەگەڵ وەرزی کشتتوکاڵە جوتیاران زۆر ئاماژە بۆ دەکەن کە پێویستیان بەمەوە حکوومەتیش لەو بارەوە هاوکاریان بکات ئەمڕۆ لەگەڵ ئەندازیارێکی کشتتوکاڵی تاوتوی ئەم بابەت دەکەین و دەپرسین ئاخۆ چۆن بەکاردەهێنرێت. وڵایزان بەپێی سیستەمی ساڵنامەی خوێندن لە هەرێمی کوردستان دەچینە پشووی خوێندنەوە بە تایبەت بۆ قۆناغەکانی سەرەتایی و ئامادەیی واتە بۆ کەرتی پەروەردە و بەزانکۆکانیشەوە بەنمونایەوە بابزانین خوێندکاران بە دیاریکراوی لە قۆناغەکانی سەرەتایی تاوەکو پۆلی 12 چۆن بتوانن لە ماوەی کە پشووە لە ماڵەوەن وەروەها دەوامی فەرمیانە لە خوێندنگە و ناوەندە زانستیەکانە ئەم پشوانە چۆن بکەنە دەرفەتێک بۆی بتوانن پاڵپشت بە ساڵی خوێندن پاڵپشت بە و کاتانەی دەچنە هۆڵەکانی خوێندنەوە بتوانن لە پشووی هاوینیشدا کۆمەڵێک خۆل و هەروە کۆمەڵێک بابەت ببینن و بخوێنەوە و فێر ببن وەکو پشتگیرێک و پاڵپشتێک و تاواکاریەک بۆ ئەوەی کە لەم ساڵا فێر بوون و هەروە ئامادەکاریەکیش بۆ دەستپێکردنەوەی ساڵی داهاتوو یان با بڵێن وەرزی داهاتووی خوێندن کە دەرفەتێکی گرنگە سوود وەرگرتن لە پشووی هاوین بەتایبەت بۆ خوێندکارانی ئامادەی. لە تەوەری سێمیشدا باز لە پێشنیارەکان دەکەین بۆ گۆڕینی منهەجی پەروەردەی ئیسلامی وەک دەزانین ماوەیەکی زۆر مشتومڕێکی زۆر لە بارەیەوە دەکرا کە لە خزمەت ئەو کەرتی پەروەردەیانی ئەو بابەتە بەپێی پێویست گرنگی پێنادرێت وەکو دەزانین ئێمە ملەتێکی مسلمان ئەو بابەتەش زۆر گرنگە بەڵام ئەمە لەناو کەرتی پەروەردەیە گرنگێکی ئەوتوی پێنەدراوە و زۆر جێ ڕفرە و توانج بۆتەوە و بۆتە جێی پرسیار لای زۆر بەمان بۆیە دەپرسین ئاخۆ پێشنیارەکان چین بۆ ئەوەی کە منهەجێکی تایبەت و جوان بە پەروەردەی ئیسلامی لە خوێندنگەکاندا دروست بکەن و پێشکەشی خوێندکارانی بکەن و نەوەی داهاتووی لەسەر بنیاد بدەن بەڵام وەک هەمیشە سەرتا دەچین لای گۆڕانکاریەکانی یەکەشەوە.
دووبارە سڵاوتان لێ بیازان لە بەشی یەکەمی پرۆگرامەکەمانە دەمانەوێت باس لە بابەتێکی پەیوەندیدار بە ڕۆژەوە بکەین بە تایبەت ئێستاکە جوتیاران لە هەرێمی کوردستان لەبەر هاتنە ئارای کۆمەڵێک بابەتی با بڵێن پشتیوانیکردن لە کەرتی کشت و کاڵ وەروەها بابەتی کشت و کاڵێویش بەکارهێنانی دەرمان و ماوەدە کیمیاییەکانە با بزانین ئەم بەکارهێنانە ڕێگازانستێکی چ سوودێکی هەڵە بەکارهێنانی چ زیانێک هەن بە خودی جوتیارەکان و وەروە بۆ بەرهەمانەش دەگات لە کۆتایی شابەیەمەکە دەیخۆین شۆڤێن بابەتە دەکەین لەسەر بەکارهێنانی دەرمان و کاریگەریەکان لەسەر بەرەمە کشت و کاڵەکان بە میوانداری زۆر بەڕێز کاک خەلیل ئەحمەد ئەندازیاری کشت و کاڵی کە لێرە لەگەڵمانە کاکەلی زۆر دەنگ باسی دەشتی شارە زۆر وڵای لەخوا بزای باشخوا بەرەمین باش سوپاس بۆ خۆی خۆ زەرعات و کشت و کاڵ بەرەبەرە هەنێکی سەرەتایەت و هەنێکی گەرمەیەتی ئێستا وڵای ئیتر بەنسبەت کشت و کاڵەوە لە کاتی پێگەشت ناهێستا لە کاتی پێگەشت بەڵێ بەرهەمی خۆمان تر وردە خەیکە باشە کاک خەلیبالەوە دەست پێ بکەم هەمیشە کاتێک کاڵێن بەرهەمێکی کشت و کاڵی بە مەوادی کیمیایی پێگەشت و یاخود دەرمانی تێگەن ئیتر ترسێک دامانەگرێ یاخود لە ڕاوکەیەکمانەیە کە ڕەنگەم بەرهەمە تەندروست نەبێ یاخود زیانی زۆر بێ دەمەوێت بپرسم بەکارهێنانی دەرمان بۆ بەرهەمێکی کشت و کاڵی ئەگەر بێت و بە شێوازێکی ستاندارد بەکاربێنێ سوودی بۆی هەیە ئاساییە هیچ بزعافاتێکی بۆ بەرهەمەکە هەیە یاخود بە پێچوانەوە سوودیشی هەیە و باشیش بەڵێ سەرەتا دەستخۆشتان یەکەم بۆم دەرفەتە معلومی جەنابتانە تەبان ئینسان کە هەر هاتە سەرزەوی پێویستی بە خۆراک هەبووە ئەو خۆراکەش لە زەویە دەستیەکە بێ لە ڕێگەی کشت و کاڵکردنەوە تەبیعی بە پێی ژمارەی دانیشتوان کشت و کاڵ گۆڕانکاری بەسەر هاتووە سەرەتای بیدایی ئاسۆیی بوو ژماری دانیشتوان کەم بوو پێویست بووە نەبوو زۆر دەرمان بکرێ بۆی سەرمانەکە خەڵکە تەندروست بوو ئێستا پێچەوانەیە ژماری دانیشتوان زۆر زۆرە یعنی بەڕاستی لە 7 ملیار بەرەو سەرەوەی پێویستەکات کشت و کاڵ شێوە ئاسۆیەکەی بگۆڕێت بە سوونیە بڵین بەرهەم بێت لە کەمترین ڕوبەرە زۆرترین بەرهەم بەکاربێنرێت تەبیعی کشت و کاڵیش هەلەوەی کە ئەیچێنیت هەموو گیانی بڵین تووشی ئافاتە بێ ئافاتی کشت و کاڵیمان زۆر زۆرە تا ئەو کاتێک کە ئەگاتە بەردەستی ئەمە ئەیخۆی تەبیعی جاران خواردن تەندروست بە زۆر ڕاستە بەڵام ئێساش ئەو ترسە زۆرەی ناوێ و دەردی کوردیش ئەڵێ حەزەریش هەر واجبە هەموو شتێک ئەگەر موادی کیمیاییشی بۆ بەکارهێنی زۆر خۆی هەر زەرەری لێ ئەەکەی کەواتە ئەم مادە کیمیایانە کە بەرهەم هاتووە ئەساسەن هەر لە زەویە هەیە خۆی لە زەویە هەیە بەڵێ بەتەکیت ئەو موادە کیمیایانە هەر لە موادە خامی سەر زەوی هەیانە لە ڕێگیدار هەیان لە حیوان خۆی ئینتاجەکرێت لە پاشەڕۆکان کەواتە ئێمە بێت تێ بگین لەوەی کەوا هەموو شتێک کە لەم سەرزەویە خی گەورە دروستی کردووە زیانیشی هەیە و سوودیشی هەیە چ کاتێک ئەمە زیانی لەکەین لە کاتێکە ئیسرافمانتیا کرد کە خی گەورە فەرمێ کول و وەشرە ولا توسریف و یعنی ها تۆ ئیسرافەکە مەکە بۆ هەموو شتێکە تەبان موبیداتی کیمیایی کە ئەمە ئێمەڵێ قڕکەری کیمیایی بەواتە علمەکە عنی قڕکەر شت قڕەکە لە ناویەدا ئەم قڕکەر بەواتە چییە بەواتە ئەوەی ئەو زیانەکە بە چواردەوری کشت و کاڵەکە ئەم لە ناویەدا نایهێڵێت بۆ ئەوی تۆ بەرهەمێکی جوان بکوێتە بازاڕەوە لە چ کاتێکە ئەمە زەرەرە لە کاتێکە زۆر بەکارهێنرێ بەنسبەی زۆر بەکارهێنرا تەبیعی ئەمە بە حکمەوەی کەوا لەگەڵ جوتیار بەڕێزەکانە تێکەڵین هەموو جارێ ڕێگەی مۆبایل و جاروواچین بۆ حەقلەکانیان برادری ڕۆژانەمانن پیان ئەڵین کەوا کەمترین جۆری سەماد بەکاربێنرن باشترین جۆریش بەکاربێنن وە لە کاتی گونجاوە چ سەمادی کیمیایی بێت چه قڕکەرەکان بێت تەبیعی سەمادیش پێویستی ئەو ڕۆکەیە کە بۆی بەکارێنی پێویستە بەکاری بێنی ئەگە بەکاری نێنی بەرهەمی نابێ بەرهەمی کەنەبێ پێویستە بەڕاستی و بەرهەمە توێخیتە بازارەوە ئەوە نەبێت کە اکتفای خەڵکەکە بکە یعنی سە بۆ نێمە ئەوە تا ئێستا شۆڕژێکی نوێ لە کشت و کاڵە هەیە ئەم بیتە پلاسیکی و بیتی سوژاجیە کە لە عالەمی کشت و کاڵە دروست بووە و بۆ بە واقعیش بەرهەمێکی زۆر ئەدا لە مەساحێکی زۆر کەمە ئەوە ئەگەر تۆ قڕکەر بەکارێنی بەڕاستی ناتوانانی کۆنتترۆلی ئەو هەموو ئافەزراییە بکەیت کەواتە با بڵین کە ئەو کەسەی جوتیار خۆی سەرپشکە یاخود ئەوە تا چاودێریەک هەیە بەکارهێنانی ئەو ڕێژە دەرمانە بۆ ئەم بەرەو هەمە کشت و کاڵیانە چۆن دەبێت؟ بەڵێ سەبارەت بۆیە کەوا جوتیار بە ڕێزەکان تەبان ئێمە گشتمان کوڕی جوتیاری نەزانین پێویستە جوتیار زۆر خەبیر بێت یعنی ئەبێت جوتیار لە هەموو کەس خوێنەوارتر بێت چونکە بۆ قوتی خەڵکەکە خواردنی خەڵکەکە لە دەستی ئەوایە
کەواتە تۆ ناکرێت بەڕاستی تۆ خۆ بێتە دەستێکێک کە شارەزانە بێ خەبیر بێت یعنی شارەزای بەمانایەوە کە شادێ بێ بە کالۆس و دیپلۆم و ماستەر و دکتۆرا شارەزە بەواتە ئەوەی کەوە ئەزمموی هەبێت لە ئیشەکە بزانێت چۆن بەکارێنێ ئێمە فەلاحمان هەیە خوێنەوەرێکی واشنی بەس لەخوا بەزای بێ زۆر بەهێزە زۆر ئەتوانێت تەجاروبی باش بکات بۆ وەزیرش کەواتە ئێمە لێرە ئەو جوتیارە بەڕێزە سەرپشکە خۆی ئازادە خەبیرە لە زەرعەکەی بەکارێنێ بەڵام پێویستە ئەو لێبڵانی کە لەسەر هەر هەموو کۆمپانیەکە دەرمان بەرهەمێنێ لێبڵێک لەسەرەتی جۆری دەرمانەکە فتری ئەمانەکەی چ کاتێک بەکاری بێنێ بۆچی مەرحەلەیە گونجاوە گۆڕانکاری بەسەر دەرمانەکان هەیە ئێمە گە باسی دەرمان کە بەڕاستی لەوەچێ بە 2 ساعتەوە نایە بەس بە شێوەیەکی گشتی ئێمە دەرمانی کە ڕوومانەیە دەرمانی حەشاراتیشمان هەیە هەر هەمویان بڵین ئەگەر نەزانین بەکاربێنین زۆر سامن بەڕاستی ئەبێ وریابین لە بەکارهێنانی نسبەتەکەی ڕێژەکەی زۆر بەکارهێنرێ اینجا فتری ئەمانی فتری ئەمان چێ مهمترین شت لە دەرمانە بریتە لە فتری ئەمان ماوەی مەسافەی دڵنیایی وەکو چۆن لە تۆ نەک بەسەر نەچوون ئەوە هیچ بەسەر نەچوونەکەش خاڵێکە بەڵام فتری ئەمان ئەو مامباسی خۆم باوای بڵێن کە هەموو کەس بینەرێکی بەڕێزەی تێبگەم فتری ئەمان چێ بریتێ لە مەسافەی ئەمان بین تۆ ئۆتۆمبیلێک تێگەی 50 متر بەجێڵی ئەوی سۆبی تۆ فریاکەوی لەدا لێ نادەی بەس ئەگەر تۆ 10 متر دوور یا 5 متر 6 ئەڕۆی 8 ئەڕۆی هەرچۆنی سۆ بگری لێ دەیت کەواتە فتری ئەمان بریتێ لەو ماوەی کە دەرمانەکە ئەپرژێنی هەتا و کاتەیە خیتە بازاڕەوە فتری ئەمانمان هەیە 21 ڕۆژە بەعزەم و بیدەکەی 21 ڕۆژ ئەمە بۆ چیە بێ بۆ مەرحەلەیەکە بێ کە تۆ نەباتەکە و لە مەرحەلەی گەشایە بەسێمان پێگە ئەوەی بەکارێنی کێشەی نییە کاتێک گەشتە مەرحەلی گڵوبەر مبیدمان هەیە قەلیل سومی پێڵێن شاری کەمترە بەس حەشەرە ڕاو ئەنیە تووشی شەلەلیەکە وای لەکە لەو بەرهەمە دوورکەوێتەوە زۆر قاتیل نییە جورعی قاتیل لە مبیداتە هەیە جوڕە قاتیل لە 150 لیسڵدێت لە 150 مانێ لە 100 دەمانێ لە 120 مانێ بەپێی کۆمپانیەکان ئەگۆڕێ ئەوانش بۆیان بەرهمێناوە کە تۆ بەو شێوە تعاملی لەگەڵا بکەی بزانی چۆن بەکارێنی بەهر حاڵ لێرە من ئەمەی ئەوە بڵێم فتری ئەمان زۆر گرنگە ئەو براجوتیارانە ئەو فتری ئەمانە کە بەکارێنێن ئەبێ لە مەراحیلەکان پرسیار بکەن لە ئەندازەر کوشتوای سەرخواز ئەندازەی کوشتکاڵی زۆر بووە هەمووشیان نووسنگانی ئەمە لە خزمەتیانیان لە ڕێی تەلەفۆن و لە دارویان بۆ لامان بە هەموو شوێنێک لە خزمەتیانان کەوا پێیان بڵێن چۆن بەکاری بێنن ئەو فتری ئەمانە ئەگەر بەرهەمەکە کەوتە گوڵ ئەبێت تۆ موبیدێک بەکارێن فتری ئەمانی لە هەفتە زیاتر نەبێ چکە بەرهەمەکە کە گوڵەکات بۆ منە با خیار بنمون و بێنمەوە جاری وا هەیە کە گوڵی کرد 2 ڕۆژ دوای ئەوە بۆ خوارد نەبێ تۆ بەکاری بێنی پێش گوڵەکە کاتێشتە بازارەوە 4 ڕۆژی بەسەراچووە لە بازاڕیشا ڕۆژی دوان هەرمێنێتەوە کەواتە کاتە بەردەمی و تۆش هەر خۆی یەکسەرێکەوەیەک نایخۆی هەر لەوەچی بۆ بەیانی بخۆی یا بە شەوەکەی بخۆی ئەوە هەفتەکە تاو تۆ زەرەرێ نەکرد ئەگەر نسبەتێکی کەمیش بچێتە ناو مەعیدەتەوە خوای گەورە جگەری دروست کردووە بەعزێکە لەو ژانە لادات ئەیپارێزی کەواتە کاخەلیل یان ئێستا دوو بابەت هەیە کە باس لەوەکەین بەرهەمێکی کوشتتوکاڵی با خیار و ترۆزی بنونە تەماتە لە بەیتەکان زۆرەکرێ کات دوو نوع ئێمە بەکارهێنانی دەرمانمان هەیە دەرمانێکیان واتە بە شێوەی ڕژاندن بەر دەرەوەی توێژاڵی با بڵێن بەرهەمە کوشتتوکاڵەکەکەوێ نوعێکی تر دەرمانیش هەیە کە ئەکرێتە ناو ئاوەکەیەوە و یان وەکو پەیینێک وایە بۆی ئەچێتە ناو خودی بەرهەمەکە ئەگەر جیاوازێک لە نێوان ئەم دووەمان بۆ بکەی لە جۆری بەکارهێنانەکەی یەکەمت باس کرد بەڵامەوەی کە ئەچێتە ناوە ینی چۆن بەکارێ مەترسی هەیە زۆر جار باز لەوەکەن خەیارێک بۆ نمونە لە ماوەی 24 کاتژمێرە ڕەنگە لە 2 سانتیمێکەوە ڕەنگە گەورە بێت بۆ 10 سانتیمێک نازانم مبالغەی هەر بەڕاستی هەیە خەیارێک بە شەو ڕۆژێک بەڵێ سەبارەت بەوەی کەوا لە ڕێگەی ڕێگەوەی درێت ئەوشی لە ڕێگەڵەوە بڵێن بە هەردوو شێوەکە واریدە لە ناحیە علمیە ئەوە پرژاندن لە ڕێگەڵەوە وەریەگری احتیاطیە ڕێگیش بە هەمان شێوەتوانی ئضافی هەم سەمادی بۆ بکەیت هەم موبیداتی بۆ بکەیت بۆ موبیدانە بە تایبەتی موبیدە فتریەکان زیاتر بڵێن لە ڕێگاهان بە هەمان شێوە لە قەد و گەڵاش هەر فتر هەیە بە هەردووکیانەوە یەکشتن بەڵام کە بە ڕێزی باسێکی خیارێک زۆربەی هەیە شایعاتە بەڕاستی ئەم شایعاتە کە بڵاو بێتەوە لە ڕێی میدیاکانەوە بە تایبەتی سۆشیال میدیا بە تایبەتی تر مەرجنی هەموو شتێک بڵاو بکرێتەوە ڕاست بێ کاکشوان یانجاری وە زۆر جار تەنانەت شووتەکانیشمان دەبینی دەیانوت بەڕەنگ ینی سووریەکان بە ئەوی تامێکی وەڵی ئەو شایعاتە ئینسان جاری وا هەیە بەڕاستی
ئەوەنە شایعات بڵاو بێتەوە بڕا بە ڕاستیەکەش ناکە جا ئێمە باشترین شت ئەوەیە بەتە من گلەیەکمێک زیاتر ئەم شتانە لە کاتێک پێگا بەرهەمی ناخۆی خۆمان پێگا ئەمانە بڵاوەکەنەوە لێرەش ئەبێ بە ئافەیەکی نەکبەتی تر بۆ بەرەجوتیارەکانمان کە لە بازار ڕەپارە ئەمە ڕێکینەوە واتە لە ڕووی زانستیەوە بەڕێزیشت هەم وەکو ئەندازیارێک و تەجروبەی مەدانیشت هەیە لەگەڵ جوتیارەکانی شتێکەڵی نەزانستیە نەواقعیە خیارێک لە ماوەی 24 کاتژمێریان بەلانی کەمەوە 48 کاتژمێر لە بەرەوەی هەر لە بڵەوە نابێتە خیارێکی کامل بە هێزی ئەو پرۆتین و دەرمانە ئیدرێتێت با من یەکشت بەڕێزە بڵێم کاکشۆنیان ئەو شتانە و کەوت مشاعات زۆر مشکلەیە طبعا خی گەورە تەمە بە هەموو کەس هەر فەرقی چێ وەرە تۆ تەجروبە کراوە نەباتێک کە ئەیچێنیت گیاندارێکیش بۆ منە مشکا شتێک لە شوێنەکە داێنێ نەباتەکە حساسترە بۆ گەڕان بۆەوەی کە زوو خۆراکەی دەستکەوێت تاوەکو ئەو نانەکە بخوات یعنی ڕێگەکە زۆر مهمترە گەڕێبووی لەبەرەوەی بتوانێت بەرهەمێکی جوان بە نەباتەکەم کەمە بیخۆین ئەمە لێرا چی ئەگەێنی ئەوە ئەگەێنێکەوە ئەو نەباتە حەزر لە هەموو شتێکەکە ئەویش ئەو شتێک پێویستە وەریەگرێ ئەو شتێک پێویستێتی ئەی بەخشێت یعنی کە چواردە سوودی هەبێ بەو شێوە ئاوە بۆ 24 ساعتە ئەوە نییە بەڵام وەکو کۆمەڵە شتێ هۆرمۆناتە ئەم هۆرمۆناتە لە ڕاستیار هەم لە دەواجی نادرێ بە بەشێک زەرەرەکە بە هەماشەوە خیارەکە کە تۆ باش ئەوەش ڕاستە بەس بۆ شێوە نییە هەجی ئێمە سەردەمی شۆڕشی کشت و کاڵیە بڵین بزورەکانمان تۆوەکانمان هەجینن بەرهەمی باشەدن ئەوەی خەڵک تعجیبی لێ جاران لەوە چێ بە سێمان شوتی بێ گەشتای سە شوتیمان هەیە بە دوومان پێگە خیارمان هەیە بە چلشەوە هەر خۆی مواصفاتەکەی وایە باشە یانیکا خەلیمە پرسیارم لا دروسە بێ وەکو باس کرد با گری مایەمە تۆوێکی خیار یا شوتیمان چاند هەر ژەهر بێنی ژەهر بکەینە بنی باڵێن تۆوەکە لە کۆتای ئەمە ڕێگێکی هەیە سروشت خۆی خی گەورە یاسایەکی بۆ داناوە ئەم ژەهرە پاڵفتە ناکات تا ئاگاتە ناو بەرهەمەکە یانی خۆگە بڕیار بێت ژارەکە بچێتە ژوورەوەیان ئێمە بەڵێ هەروەکو جسمی ئینسان جسمی ئینسان خی گەورە بۆچی جگەری دروست کردووە بۆ ئێمە ژەهرە خۆین بەڵامەکو بە شێوەیە لە شێوەکان دەرەچێت لە ڕێ ئارەخۆ دەریەکە جگەر بەعزێکی نەکە ئەمانە حاڵەتێن کە جسمی ئینسان ئەو نەباتەش وایە تۆ زەهری بیتێ زارەکە وەرەگرێ ناچارە چی بکە بەڵامەکو هەمووی نا ینی بە پێویستیاتی خۆی یاوە تا خۆی ئەکوژێت نەباتەکە وشکە بێ سە بۆم نەبڵێن تۆ نەوتێ بکەرە بن خیارێک وشکە بێ سەمادێکی زۆری بەرێ سەمات کە سەمات هەر خواردنە خۆی سەمات بریتە لە نایترۆژین فۆسفات پۆتاسیۆم ئەمانە کالیسیۆمیشتەیە بیێرە لە جاتی فادەیەکای کوژێت زۆری بیتێ کەواتە ئەوش یعنی شتێک کە بەرهەمێنێ سوودێکەدا یعنی خۆی دڵنیە ئەو نەباتە دڵنیایە کە شتەوەری گرتو سوودێکی هەیە بووی بەڵام تۆ زۆری بیتێ بەڕاستی زەرەر ئەدالی زۆر باشە هیچ ئەتوانین جیاوازیەک بکەین هاوڵاتیان لە ماڵەوە بۆ نەکە بەرهەمێکی کشت و کاڵیە کڕن ئەتوانی هیچ جیاکاریە بکەین کە ئایا ئەم بەرهەمە تەندروستە یاخود ناتەندروستە بە شێوەیەکی سروشتی بەرهەم هاتووە یاخود ئەو تا ماوادێکی تایە و زەرەر بە تەندروستیمانەگات بەڵێ سەبارەت بەوە بڵێ بە ئاسانێت توانی ئەو جیاوازیە دەرک پێ بکەین ئێمە ئیسە بۆ منە بڵین ئەچینە بازاڕەوە خیارێکە بینین ئەگە بزانین موبیلاتی زۆرتیایە زۆر ڕەنگێکی وای هەیە ئاساوری حەشەری پێوە نییە یعنی بڵین زۆر دەرمانبەکە یا بۆ ئجاری وایە لە بۆنەکەیە ئێمە بازە موبیدێکمان هەیە هەر بۆن دەرەکە خۆی ئەگەر زۆر ئیزافەی موبیلاتی بۆ بکەی هەر تەسیراتی ئەمێنێت بازە موبیدێک یعنی سە بڵێن ئیسا خیارەکە فەلاحەکە هەڵساوە موبیدی کردووە گوێ لە فترە ئەمانەداوە ئەو ئەساوری بۆنە هەر ئەمێنێکێک بۆنێ بێ هەسی پێەکە بەڵام هەیەکی کەش ئۆرگانیک بێ هیچ بۆنێکی نە سێرەکەی هەم لە تامەکە شت خەمێک جیاوازی هەیە بەڕاستی هەر لە عالەمی شاوایە لە عالمی کوشتە لە هۆڵندا ڕویان کردوێکەوە زەرعە ئۆرگانیک بەکاربێنن یعنی ئەگەر ئەم کیلۆی دۆلارێ بکە ئەو دەکە خۆمە لە خۆی نەوتراوە یعنی تۆ ئەم خاڵە لێ بەڕێستان و بینەرانی شەر وازح بێ ئێمە ئایا سیعری مریشکێکی کەڵەشێرێکی کوردی جیاواز نییە لەگەڵ داواجینێکە ئێمە بوو ئەو 6 مانگ خزمەتێکە ئەم زۆر زەرە نیە بڵێم زۆر زەرە بەڵامەکو بەتەگی تۆ ئەسوودە لەوی لەمی نبینی تۆ لەکوێ لە خەیارێک کابرا پارەسوێتی کاک خەلیل عەفوەن ینی بابەتەکەمەیە سە بۆ نمونە لە وەرزی خەیارە تەنانەت ئەو خەیارانەشی کە لێو بەیتەکان بەرهەمدێن و بەو ماوادە کیمیایانەش پشتیوانیکردن زوو بەرەمێن دیسانە هەر تاموبوونیان خۆشە چکە وەرزی خۆیانە
گرفت لە کاتی ئەوەی نییە بوون وەرزی تەماتە نیە ئەمە تەماتە بەرەمێنین ڕەنگە هەر دەرونیان لای خۆشمان زۆریش باش بێ پێم وا بێ هەر ئەڵێن تامی ئەوەی نانەخۆەوە ئەوە بەڕاستی ئەوەش باش نی ئینسان ئەوە قەلاق بێ ئیسا بۆ منە لە وڵاتی گوێ تورکیا پلەی گەرمی زۆر نزمی شە و لە زستانیش تەماتە بەرهەمێنێت تۆ ئەساس ڕۆتە دروستەکەیەتی پلەیەکی گەرمای مەزبوطێتی لە بێتی زوجاجیا بێتی پلاستیکە خۆ بێتە پلاستیکە و شۆڕشە کوشتگالێک کە کراوە بۆچی کراوە حکمت لەوایە کەوا تۆ بەرهەمێنانی بەرهەمێکی هاوینە لە زستانە بەیتی پلاستیکی تۆ لە هاوینە بیکەیت هیچ معقول نیە تۆ خیاری مەکشوفە پێگات تۆ بە خیاری بیتی بۆ چییە تۆ کاتێک مهمە تەماتە لە ناوەشتێکی زۆر جوانە مەرجێ بەس تۆ ئەها بە شێوەیەکی تەندروست بەرهەمێنی زۆر سەمادی مەدەرێت تەماحلەوە بێ لە بەیتێکە 10 تەن بەرهەمێنی با 5 تەن بێ و تەندروست بێ خەڵک بیخۆ باشە کاتە دەتوانین بڵێن ئەگەر میوەکمان بینی زۆر جوان بۆ هیچی نەبوویانی هەنێ میوە هەیە هەر کاچی تا بازارەکان حەزەکەی سێریکەی جیاواز لەو بەرهەمە ناوخۆیانی کە هەیە شکڵیان زۆر جوانە پاکوتەمیزتر دیارن بەڵام ئایا بەڕاستی ئەوانە تەندروستن ئەزانی چۆنە یعنی من ڕاستی حەز ناکەم بەرهەم بشکێنم بەو شێوە ئەوە یەکێکە لە خاڵەکان ئێستا من ئاگاداریەوەم لە وڵاتە پێشکەوتەکان سیرەکەن یعنی لەوە چه کرمەکەی تیابێ یاراقەکەی تیابێ حەزکەن بیخۆن لەوەی کە ئەم لەس بێت و جوان بێتوانە ها ئێمە لەوە چ بڵێن خواوە ئەوە چی و کرمێتیا بخوانای کاتە توانین بڵێن سروشتی کۆمەلگاکی ئێمەش وایە بەڵێ بەڵامەکو تۆ ئەبێ کەچی تەندروستی خۆ بەراوە زۆر گرنگ بێ لەوەی ڕەنگی میوەکە من بە خەڵک ئەڵێن بەڕاستی کەچنە بازار محاولە بکەن زۆر لەوە بکۆڵنەوە بەڕاستی مەرجنی هەموو میوەیەکی هاوردە تەندروست بێ یعنی بەڵام میوەی فەلاحەکەی خۆمان ئێمە توانین ڕێنمای زیاتریان بکەین زیاتر بچینە ناویان لاین پەیوەندی زیاتر بچێتە ناویان کەوا وریابن لە مەسائلی بەرهێنانی دەرمان چکە بەڕاستی موبیلات کاک خەلیلیانی تەجروبەم کردو هەر میوەیە شکلی ناشرینێت تامی خۆشترەوە بۆچی ئەوەیە ئەخر ئەوەیە خۆی ئەزانی چۆنە حاڵەتە حاڵەتە ئۆرگانیکەکەیە یعنی تۆ تەبیعی پەروەردەبوون و تەبیعی هەتۆ هەر ژیانیش کاکە وەرە تۆ بژۆ لە شوێنێکی لە ژینگەیەکی هەوایەکی پاکە لە شوێنەکە لەکوێ لە چوارچەوەی دیوارەکان وانە ئایا ئینسانەکو ئینسانەوە ڤیتامینی دی وەکو خۆی وەرەگرێن تۆ لەکوێ لە باخێکاوی ڤیتامین دی وەرگری ڤیتامینەکانی تر وەرگری ئایا تۆ جیاوازی و جۆرە ئینسانانە نییە لە ئێسقانە لە بنیە جسمیە ئەو هەر وایە زۆر باشە ئەو بیدانە یاخود بڵێن ئەو دەرمانانە بەپێی وەرزەکان دەگۆڕێت یاخود بەپێی ئەو زراعەتی کە کردوتانە ئەو بەرهەم و بەربوومە یاخود ئەو تا بۆ هەموو بەرهەمێک وەکو یەک وایە و هەمان دەرمان بەکارهێنن جیاواز بە گەنم بەرمونە بینینەوە گەنم مەرحەلەی سەرەتایی جۆرێک مبیدی لێ فەتری لێدەن پێڵێن ڕاکسیل جاران ئێمە گەرم کاتە لاجوانی تر زۆر بەکارنێت ئانا ڕاکسیل مشکلی ڕاکسیل ناکرێت بۆ بیکەی بە تەماتە بەڕاستی ئەبێ مبیدێکە ئەو تەنها بۆ تایبەتە زیاتر بەگەنم بۆ تۆوەکان چکە مەسافەی ماوەیەکی زۆر ئەمێنێتەوە کاتە جوتیارەکانمان دەبێت بەڵێ ناڵێ چۆن ئەبێ بزانە چ مبیدێک بەکارێنە ئێمە مبیدمانەیە کاکە نووسراوە فۆ ڤێتینەری یوسی ئۆنلی تەنها بەکارێنان بۆ ڤێتینەری من خۆم چوومە دوکانی بڵین یەکێک لەو دەرمان فرۆشانە مناڵێکی لەسەر بوو وتی ئەم دەرمانە زۆر چاک ڕاستەکە حەشەراتە کوژێ هیچ حەشەراتێک ناڵێ بەس نووسراوە فترەی ئەمانەکە کە هەر ئینسان ناوی بچێتە ناوی بە هەفتەیەک بە جزمەوەی بچێتە ناوی ئایا ئەمە تۆ بەکابێنی هەموو حەشەرێک بکوژی لە مێر و لە پەپولە لە قالۆنچە لەمانە نایەڵە ڕاستەکە میشەڵم نایەڵێت بەڵام ئەوە بۆ دوو دەڕێ بۆ گەڕۆ بۆ کۆمەڵە شوێن بەکارێنێت تەنها حیوانی تیاژی بۆ مارومی ئەمە 25 ڕۆژ 20 ڕۆژەمێنێتەوە بۆچی بۆ ئەوانەیە کەواتە تۆ بێ مۆبیلەکان جیاوازیان هەیە مەراحیلەکانیان یعنی عالمێکی فراوانە علمی مبیدات بەڕاستی یعنی ئێستا بڵێم لێرە باوەڕ بێ بە 2 ساعت لەوێ بەستەنها باس بووی دیفتری بوو کەواتە کاک خەلیل باس لە بابەتێک کرد ئێمە هەر لەبەری میوە لە دەرەوەیت پێم وایە تەواو هی دەرەوەی و باشەوە کاتی پێگەیاندنی وەرزی تەماتەی خۆمانەیە بە 1000 دەیشکێنن شووتی لایمە خۆمان پێگە 1000 شایعی بۆ دروستەکەن و خەڵک نەیەوێرە بیکڕێ لە کۆتاییە خۆ لە دەرەوەش سیستەمی هایدرۆپۆنیکیان ئەو شۆڵێکە باست کرد جای وایە هەر خاکی نیە لە نێو ئاو دەرمانی تێکن و ڕێگەکە لە نێو زۆر ڕاست کەواتە ئەتوانین بڵین ئەو تەجروبەی بەڕێزت کردوتە ئەو بەرهەمەی لە هەرێمی کوردستان بەرهەمێت بەدەل لەو بەرهەمە فرێشەی بەڵام ئەوەشی کە بە لە نێو پلاستیکایە و بەو دەرمانانەش بەرهەمێن بێ لە ڕووی کوالێتیەوە لەوەی دەرەوە زۆر باشتر بێ بەدڵنیایە منم بەرپرسم لەسەر ئەم قسەی خۆ ئامادەشم کێ ئەڵێوانەیە بابێت بەڕووی من قسە بکە من ئەڵێم ئەو بەرهەمە کە بەدەستی جوتیاری بەڕێزی خۆمان لە بێتە پلاستیکەکانی خۆمان
بەرهەمێت زۆر 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 باشتر لە بەرهەمی دەرەوە زۆر یعنی من ئەوە ئەڵێم ئەگەر بێت و سێقات چوارقات پارەی پێ بدێ زەرەر ناکەی چونکە تۆ بەرهەمی ناوخۆیە بەرهەمی ناوخۆ شتێکی ترە یعنی بەڕاستی وەکو ئەوە نیە تۆ بەرهەمێکی کە بۆ تەزیر جادا بۆ تەزیر کۆمەڵە شت موادی حافظ و شتی لێ ئەدەن بەڕاستی ئەمە یعنی خۆی بۆ خۆی کێشێت کاتە و دیعایانی لەسەر جوتیارانی ئەمە ئەکرێ و دەرمانی تێەکەن و نازانم بەرهەمەکەی خراپەکردن و ئەوانیش دەستیان گۆڕی و ئەوەی خۆیان بەدەست دروستیکەن دوورن لە ڕاستیەوە بەڵکو جوتیارانی ئەمە توانین بڵێن هوشیارن لە پێگەیان و بەرهەمێنانی بەرهەمێکی باشی ناخۆی وەکو عارە بەڵێ بۆعد کول البوات زۆر زۆر دوورن لە ڕاستیەوە چکە زانی بۆ ئێمە ئەگەر سیر بکەین وەکو بوتم ئافاتی کشتتوکاڵی زۆرت خە فەلاحی دامە زۆر ڕەنجکێش و بەڕاستی زۆر هیلاکە یعنی بەرهەمەکەی پێئگا ئەی خاتە بازارەوە بۆ هەموو هیلاکیە زۆر هیلاکە تۆ بچی بەرهەمەکەی بشکێنی بڵێ وڵا کاکە ئەمە شووتی پێنجوێن هاوای لێ هاتوو ئەمە خیاری شارە زوروای لێ هاتوو ئەمە هی دەشتی نازانم هەولێر ئابە و شێوەیە و مریشکەکەی وایە و دەواجینەکەی وایە ئەوانە ئەمە بەڕاستی شکاندنی وەکو وای دوژنێتەکە ملەتی خۆتا بکەین زۆر باشە بە ئاماژەش بۆ بکەین ڕۆڵی حکوومەتی هەرێم چیە لە یارمەتیدانی جوتیارە وەزارەتی کوشت و کاڵ بۆ دابینکردنی ئەو سەمادانە بەڕاستی دەبێت هاوکاری جوتیار بن وەک دەزانین زۆربەی سێکتەرەکانمان کێشەی تایە هاوکاری جوتیار ناکرێ ئایا توانیانە هاوکاریەک بکەن یاخود ئەمە هێشتا هەر لە سستیە و ئەوە هاوکاری جوتیار نەکراوە تاوەکو بەرهەمێکی تایبەت هەبێت چونکە وەک دەزانین ئێمە خاکێکی زۆر بە پیسمان هەیە دەتوانین چەندین بەرهەمی کوشت و کاڵی لێ بەرهەمێنین بەڵام نەمانتوانی سوودی لێ بینین بەڵێ دەست خۆش بێ خۆ وەڵی تەبەن ئێمە خۆم فەرمانبەرێم حکوومەتەم بەڕاستی گلەیش کە بکەین نیشانی دڵسۆزیە زۆر بەداخەوە کەمترین بودجە حەبەبی ستانداردی جیهانی نابێت لە ساڵ 15 کەمتر بێ ئێمە نەچۆتە لە ساڵات 2 یعنی تۆ بودجە لە بەردەستانە بێ چی بکەیت ئێستا ئێمە بمانەوە کشت و کاڵ پێشکەوێ ئەبێ پارەی بۆ هەڵڕێژی پرۆژەی کشت و کاڵی بکەی بە شێوەی دەوری من هەموو جارێ وتومە شتێکی زۆر بەسیط لێرە ئەگەر ئێمە فەلاحەکانمان بەرهەم بچێنن بەرهەمیان هەبێت لە بازاڕە باباسی گەرم بکەین باباسی پاخلە بکەین ئەمانە ئەبن بە بازار پڕەکەنەوە کۆمەڵە کەسی سفادەی لێکە دوایەوە ئەو بەرهەمە ئەتوانی بیکەی بە سەما بیکەی بە علەف دەواجنی پێپەروەردە بکەی پرۆژەی ماسی پێوەردەکەی پرۆژەی گاوداری پێ بکەی بەرهەمەکانی ئەوانش پرۆژەی گاوداریەکەی بە شیرەمەنی لە بازارەکەواتە توها بە شێوەیەکی بازنەی سوڕایتەوە بەرهەمی ناوخۆی پارەکە نەچۆ دەرەوە علی بەداخەوە ساڵانە دەبینین جوتیار تەماتە فڕێ ئەدا لە بەرهەمەکەی خۆی بێزارە لەبەری قازانجێکی وای لێ ناکە ناتوان ڕێساق بکرێتەوە لە بازارە ئەوە گرفتەکەیە ئەوە کێشەکە لێرا دروست ئەبێت تۆ بێ حکومەت هەموو غەمێکی ئەوە بێت ئەو فەلاحەت دەستی بگرێت نەیەڵێ لە ئیشەکەی سار بێتەوە چونکە لە عالەمە گەورەترین شۆڕشی کشت و کاڵی بەڕاستی بەرەوە ئەوە ئەچی سێرێکی ئێران تفایزاتی تورکیا بە هەماشەوە وڵاتێکی وەکو سعودیە وەکو قەتەر ها لەو بیابانە سێرەکەن یانی بۆ کشت و کاڵ بگەڕێنەوە ئەی باش ئێمە خۆمان جا لە خوا بەزای بەخوای گەورە زۆر ڕەحمی بە خۆمان کرد ئێمە بە باشترین جۆری زەوی کشت و کاڵیمانەیە کاکەنە کێشەی ملوحەمانەیە ئێستا لە میسرە کێشەی ملوحیان هەیە ملوحە چییە ئاوەکەیان سوێرەکە ئاو نادێرن ناچارن ساڵانە پارێکی زۆر سەرف بکەن خوێەکە لابن لە وڵاتی ترامانە کێشەمانە بە بیابانبوون هەیە لەخوا بەزابێ ئێمە ئەتوانین چەند سەدێک دروستکەین چەند سەدێک بە پارەیەکی زۆر زۆریش نا وڵی بەبی لای لەوە چێت پارەی ڕۆژێکی ئەم نەوتە بێکە ئەڕۆ ئەی کاکە سەدی پێ دروستکە کاکە بە عملی تەژیر بکە کاکە زەیتون بنێ لە جیاتی کارگەیەکی زەیتون بێ لە هەڵەبجە لە سلێمانی هەبێ کاکە وەرە تۆ فەلاحان بدە دوای ئەوەی کە گەرمەکەی چەند دوای گەرمەکە گەرمەشامی بنێ با علەفی وڵاخەکانی خۆمان دەواجینەکانی خۆمان لە هی خۆمان بێت نەک لە وڵاتان و بۆمان بێت بە پارەیەکی زۆر زۆر قرز عملەی سەعبە ئەچێتە دەرەوە بۆ لە مڕاحتی بەڕاستی مە زەرەرە زۆر باشە کاک خەلی بەداخەوە هەموو ئەمانە هەنوو نازانین ئێمەش نازانین بۆچی حکومەت نایکایان بۆچی ئەم هێزە دەسەڵاتە نایکا بەس بابەتێکی تر پەیوەندیدار بە بابەتێکی خۆمانەوە کە ڕەنگە ئەمەیان ڕۆڵی حکومەتی تێدا بێ جارێکیان میوانێکمان هەبوو لە باسی داواجینەکان وتی خۆمان بە پارەی خۆمان ئامادەین با بڵێن ڤاکسین بکرین بۆ داواجینەکان نامانێت حکومەت بۆمان بکرین خۆمانی کردین بەس گرفتەکەمان لە کوالێتی ڤاکسینەکە زۆر جوانە دڵنیام جوتیارانیش خۆیان بە پارەی خۆیان دەچن دەرمانەکانەکڕن بۆ بەرەمەکان بەڵام کێشەمان هەیە لە کوالێتی دەرمان خۆی کە داغڵیەکاوە بێت چاودێری بکاو لە بێنێ لە دەرمان فرۆشەکانی ڤێتەنەری با بڵێنەوەی بەرون ئەندازیاری کشت و کاڵی دایەنێن کوالێتی تەواوە بە تەندروست دەگاتە ئەو شوێنە هەڵدەگیرێ بەکاردێنرێ یعنی کوالێتیان باشە دەرمانەکان وڵی دەرمان من خۆم بە حکمی ئەوەی هەر لە 92 کوڕی فەلاح 92 خەڵکی ئیشی زەرعاتم
ئەو دەرمانانە زۆر کوالیتیان باش نییە بەڕاست ئێمە گرفتمان لەوایە بۆ بە بازرگانی دەرمان بێ بە بازرگانی من دەڵێن دوو سێکتەر بێ بە بازرگانی زۆر مشکلێ سێکتەری پەروەردە لەگەڵ تەندروستیە کە میشەچە بابای تەندروستێکەوە دەرمان ئێمە بەڕاستی ئەو دەرمانانە هەیەە زۆر فعال نییە هەیەە سومی زیاترە کۆمپانیاکە نازانی ئەزانین باشترین حەل چییە حکومەت حجری زراعی دانی کوالیتی کۆنتترۆلدانی تایبەت بەم دەرمانە زراعی نەکەیت زۆر باشە زۆر سپاس ڕێز کاک خەلیل ئەحمەد ئەندازیاری کشت و کاڵی لەگەڵ مامی سپاسبۆڕەوە زانیەکان ئازێت لە خزمەتانە سپاسانەکەم دەستان خۆش بوو یاخوا وەڵی ئەم بابەتانە زۆر هەڵەگرێ بەڕاستی حەقە بەردەوام لە خزمەتانم بابەتان زۆر هەڵەگرێ و پێویستیش بەوە کات هەموو ڕاگەیانەکان لە خزمەتی بەرهەمی ناوخوا بن ئێمە بتوانین بە هەمومان بتوانین خزمەتێک بکەین بە جوتیارە بەڕێزەکانمان لەبەر و جوتیارەکانمان مادووبوونیان دەرچێت گێفانیان پڕ بێتەوە بتوانن زیاتر بەرهەمێن لە خزمەتانە سەرچاوە ئەزیزان ڤیدیۆکمان هەیە کە دەستگای نووری حکمە هەساوە بە سازدانی گەشتێک بەهارە گەشتێک بۆ قوتابیەکانی لە سۆران بابێکەوە بینەری ئەو ڤیدیۆیە. يرجون لقاءنا ورضوا بالحياة الدنيا واطمأنوا بها والذين هم عن آياتنا غافلون أولئك مأواهم النار بما كانوا يكسبون إن الذين آمنوا وعملوا الصالحات يهديهم ربهم بإيمانهم تجري من تحتهم الأنهار في جنات النعيم. ئێمە وەکو دەستگای نووری حکمە لقی خەلیفان ئەو دەرس و دراستە ئاینیانەیدا فێری ئەو قوتابیانە دەکەین و کە دایک و بابەکانیان پەرۆشیان بووینەوە ناردووتیانە بۆ ئەو دەستگایە و لەبەر فەرامۆژکردنی ئەو دەرس و دراستەکانی و قوتابخانەکان یعنی وەکوبری ئاین فەرامۆش کراوە بەڵام ئیتر دایک و بابەکان دەتوانن مناڵەکانی خۆیان بنێرن بۆ ئەو شوێنانە بۆ ئەوی دوانەکەون لە ئاینی ئیسلامی و فێری ڕەوشتەکانی ئاینی ئیسلامی و فێری ژیانی پێغەمبەری مەزنمان ببین و پایەکانی ئیسلام و پایەکانی ئیمان و لەبەرکردنی جزوەکان و لەبەرکردنی قورئان و حەدیث و فەرمودەکان ڕەوشتەکانی ئیسلامیمان فێر کردوونە و ئیشاڵە بەردەوامیش دەبین و بۆ ساڵەکانی ئایندا. وەرنا دنیای بیرۆکەکان لە نێو چرای چیرۆکەکان پڕ لە کاری جوانان سیقە و باوەڕ و متمانە فێرمانجەکە کاریشیە و بدوێن بە زمانی پارە چیرۆکی پڕ لە حکمت شکرانە بێن ژێری نیحمەت دەستپاکی لە ئەمانە زۆر کەوتناوە لە خیانە فێڵ ناکردن لە یەکتری لە تەنگانەوە ئارامگری ڕازی بوون بە قەدری خوددا بەو بەشەی خوا پێمانی دا. بەڵێ ئەمە قۆناغێکم تەواو کرد و دەستخۆشی مامۆستانی دەستگای نووری حکمەکەم ئەوان زیاتر شارەزای ئاین ئیسلامیان کردووی وەکو زیاتر شارەزابوون لە ژیاننامەی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم و زیاتر پەیەکانی ئیسلام بزانین وامان لێ بکەن کە زیاتر شارەزای دینی ئیسلام بین و لە ڕووی جلوبەرگە و لە ڕووی ڕەفتار و قسەکردن و لە ڕووی هەموو شتێکەوە. زۆر سپاس دەستگای نووری حکمەکەم کە ئێمە فێری قورئان و ڕەوشت بەرزی و ئەوانەیان هەموو فێر کردین شتی زۆر باشیان فێر کردین سپاسیان دەکەم. زۆر شتان فێر کردم لە ئەدەبەکانی ئیسلام و پەیڕەوی ئیسلامی من ئەتوانم هەمووش بکەم و بە فێریان کردم. زۆر سپاس مامۆستایان بۆ ڕێزانش دەکەین. منام محەممەد قادرە قوتابی دەستگای نووری حکمەم لە لەق خەلیفان دەستخۆشی لە هەموو مامۆستایان دەکەم کە ماوەیەکی درێژیان لەگەڵ ئێمە خێرانگەلێک لە ئادابەکانی ئیسلام و ئیمان فێر بوون کە ژیاننامەی پێغەمبەر بن دەستخۆشی لە
هەموو مامۆستاکانم دەکەن. مامۆستاوە فێربوون کو دۆست و نێژەرگرینیان پاک و خاوێن بیت ئیوە فێرە ئادابی جوان و ڕەوشتی جوانی کردین فێرە پایەکانی ئیمان و پایەکانی باوەڕ کردین هەروەها دەستخۆشی لە مامۆستایەکان دەکەم. قۆناغی دووەمیشمان تەواو کرد ئێستا دەچینە قۆناغی سێەم کە دەستخۆشی لە مامۆستایەکان دەکەین کە چەند ئادابێکیشیان فێرکردین کە ئادابەکانیان قورئان خوێندن بوو پایەکانی ئیسلام و ئیمان بوو بەڕێوی مناڵی موسڵمان بوو. خۆی باشتر دەزانێت چی باشە بۆ بەندەکانی دادگەری و ئیمان و یەحسان بوێری و ڕاوشتی جوان یەک ڕێزی و تەبای و برای زۆر کەوتنەوە لە ڕق و جیای جێبگرن لەم چیرۆکانە پڕ لە ڕەوشت و پەندووانە وەرنا دونیای بیرۆکەکان لە نێو چرای چیرۆکەکان. سڵاوی خواتان لێوێ دووبارە ئەزیزانمان لە تەوەری دۆمدا باس لە پلانی قوتابیان دەکەین لەگەڵ گەنجاندا بۆ سوودوەرگرتن لە پشووی هاوین. بێگومان کاتێ باسی پشوو دەکەین واتە پشودان لەو ماوەی کە لە خوێندندا بەسەریان بردووە، بەڵام لەگەڵ ئەوەشا ئەو ماوەی کە هەمانە لە پشوودا بێگومان کاتێکی زێڕینە و دەتوانین سوودێکی زۆری لێ ببینین خۆمان فێر بکەین و کارامەییمان تیا هەبێ لەگەڵ ئەوەی کە پشوو وەرەگرین. بۆیە باز لەم بابەتە دەکەین کە چۆن پشوو ببێتە هۆکارێک بۆ سوودوەرگرتن بە قوتابیان و گەنجان. بۆ باسکردن لەم تەوەرەیە دەچینە لای میوانەکەمان لە هەورێل ئامادەیە ئێستا ئەویش زۆر بەڕێز لە دهۆک ئامادەیە ئەویش بابوسانێ چیرڤان عەبدولخالقە شارەزا لە بواری پەروەردە. مامۆستا سڵاوت لێبێت. سڵاو لاواژی بن و هەمی بینەرت هەوە زۆر سوپاس بۆ بێ دەرفەتێ. سپاس بۆ ئامادەبوون. مامۆستا گرنگی پشوو بۆ قوتابیان و ئەو کەسانی بۆن گەنجن لە زانکۆکانجان بەگشتی پشوو سوودی چیە بۆمان؟ بەێ زۆر سوپاس دوبارە بۆ بێ دەرفەتێ. پڕاستی پشوو ئەنکۆ بێنڤەدانە قوتابیان یا هاوینێ زۆر مفایە هەی بۆ قوتابیان بەس ئەف مفایە پێدڤە شین بێژین سۆت ژێ بێتە وەرگرتن و مفا ژێ بێتە وەرگرتن وەلێ نایەتن کو ببیتە تۆڵڤەکردنەکە ji demî ku cihê daxiya qutabiyetme vî serdemî ji ber giraniya programa û zehmeta diben û renca dikêşin sala xandinê de demê dibîte bênvedan şîna mifayî jê werbigirin û bi xwebsot werbigirin dê rabin tolvekirnekê jêken û dê gelek tiştê bê mifa vebene serî û nevistina zêde dem bûrandina bê raman ji ber hindê jî pêdiviye planeka baş mirovî hebît ya mukum ku bişêtin mifayî ji vê bênvedanê werbigirîtin ku hemî texêt qutabiya لای رگزی و کو نیرومین هریکی جداهیا خویا هی اوشلای جیجی و کو قطابیت شین بیجین بازنت ایکی و دو سیه نید بنارتی ادگل بازن دی کو آماده یه هریکی تایبت مندیا خوایی مفاور گرتن اش وی دم زیرین ما مستانی شفان یعنی پلانەکان چۆن بن بۆن مونایە سە پشووە لەمە دەبێ ئێمە با پلانی خێزانێک بۆ مناڵەکانی خۆی پلانی سەر بەخۆی هەبێت یا خۆت حکوومەت یان لاوانە پەیوەندیدارەکان ڕێکخراوەکان پلانیان بۆ خوێندکار و قوتابیان هەبێ ڕەنگە ماڵێک دایک و باوک وشیار بن مناڵەکانیان لە سوود بنێرنە دەورە خۆیان شتانکردەکەن ڕەنگە مناڵێکی گوناهی نەبێ و لە نێو خێزانێک بێت کە باوک و دایکی نەخوێندەوارن واتە خۆی چی بکە بۆی سوود لەم دەرفەتە وەربگرێ لە هاوین لە پشوەکانی فێر بێت. بله راستی بسیارێکا جهێ خودە پلان شهر دولاوت گریتن پلان بدوی حکومت جی پلانا خو هبیتن
پێدویە خێزانیژی پلانا خۆ هەبیتن پێدویە تاکە کەسی بخۆژی پلانا خۆ هەبیتن مەگوتی حکوومەتێ پێدویە پلان هەبیتن بۆوان خێزانێت وەکیتە کەرەمکیری و نەخواندەوانە یان چش وان ئەرک و کارێت خۆ نزانم بەرامبەر زارۆکێ خۆ پێدویە حکوومەتێ هەبیتن و دەرفەتت خۆلاوەکەن دەرفەتت هەر کارێکی حسابیتن و ڕێکخستنا دەمی بێتەکردن بۆ وان قوتابیا دوێ هاوینەدا و پشێن مفایژە وەربگرن ئەڤەش لای حکوومەتێ وەک و ئەرکێوانە کێمترنینەش ئەرکێ خێزانێ هەر وسا ئەرکێ خێزانێژی گەلێکی گرنگە تایبەت وەکی مەگوتی بۆ بازنێت ئێکێ و دوێسیەک و قۆناغا بنەرەتینە کولوی جی زاروک نشتن بخو پلان بدانیت و نزانیتن دم فای چا ورگریتن بدویا بیت آراسته کردن اجلای خزانه و کو بشیتن مفایج و درفته ور بگریتن ایدی چه پشکداری کردن خولادا چه او بخو خزان بخو پلانه که بودانن لیاش همیه گرنگتر ریخستنا وی دمیه اف دمه بیت ریخستن و پروه نچیتن و بمفانه ایتا بوراندن و کو چه مفاجنه ایتا دیتن زۆر باشە باسمان لە گرنگی پلاندانان کرد لە قوتابیان بەڵام لەو پلانەدا پێویستە چی هەبێ واتە چۆن کاتەکانی بەسەر برێ ئەو کارەمەیانە چین کە پێویستەکان خۆتیان فێر بێ ئیتر زمانە کۆمپیوتەرە خۆت هەنێ بابەت کە سود بە قوتابیەکە بگەێنێت بله تمین در سر خزانه و تمین در سر وی قطابی که حزاوی چیه یعنی خزان اتزانیتن زارو که و حزل سر چیه بونمونه هنده زارو که تاین زور حز تشتاکی نی فیر ببیتن ادی و درفت خزان دیدته بونمونه بجیته و هاوینه دا فیری زمانه که نی ببه پشکداری خوله که بکن زمانه که نی فیر ببیت یان بشته کارامه یکا نی فیر ببیتن تشتاکی نی نشاب داتن اوجلایکی دی و هنده قطابیت هین بونمونه حش گریانه و در کفتنات کتن اوجی که خوش درفت خزان تشتاکی نی بینتت رژیان قطابی دا کو سفره که برف سفره که بچن برف گریانه که و بچن لی اوه همی و که ما گوتی پیدویه پلان بو بیت دانان آنکو نه هما خزان که تو پر تشتاکی بکتن و زاروکی حزل سر نبتن او بری پیش وقت حزا زاروکی خود زانن حزا قطابی زانیتن و تلدیف حزاوی اف دمه بو بیت دانان و اف شین بیجین تشتاکو بو دست نیشان کری زۆر باشە کەواتە زۆر جاربینی ومانە لە خێزانەکاندا یاخۆت لەلایەن کەسانی ترەوە خوێندکاران دەکەونە ژێر زەختێکی زۆر کە پێیان دەوترێت دەبێت بەم شێوازە هاوینەکەتان بەسەر بەرن کە ئەوانیش ئەو ماوە کە هەیەە بۆ پشووە ئایا زۆر لێکردن بۆ بەسەربردنی ئەم کاتانە بۆ فێربوون و کارکردن ئەگەر خواستی قوتابیەکی لەسەر نەبێت سوود بەم قوتابی ئەبینێ چی زیانێکی هەیە بله براستی ادویتن روبره که آزادی هبیتند وی بابتی دا چونکه داهنان تتکرن الدیف حزا قطابی بونمونه از ده بوتنمونه که اینم سال 2011 امریکا قطابیه که امریکی بناو جای جر اوی گلدو حوالت خویت قطابیت زانکوی بون طبعا اوه بین ودان هاوینه دا پروژک سر پروژکی کار کرن گوشی نامت بطال بین سر پروژکی کار کردن پروژه پیشخستنا اپلیکیشنت موبایله ماوی 3 سال دا انکوت بین ودانا 3 سالت خوید زانکوی دا هند ورار کرد پروژه وانا ولی هات کو دماهی کمپانیا سناب چاتی اف پروژه وانا جکری 55 میلیون دلاره یعنی سحکی در فتکا زیرین بخودیتن ولی هاتن گهشنا آسته که وصا برز کو ببنا دولمنترین کس کو آست جی وانا کو قطابی زانکوی بداخل دفمه قطابی ده چکتن ده بتا هاوین ده دم خوخرب نوستنه و بتن ده بیت شفجی دم خوخر دل کافه یا بتو اف دم همی پروده ایتا برنو چمو فای جناور گریتن زۆر باشە مامۆستانی چربان باس لە پشوو ئەکرێ یان با بڵین باس لە سوود وەرگرتن لە پشوەکان ئەکرێ بۆ خوێندکارانە بۆی خوێندکاران بە باشتر فێر بن لە بەرامبەر خوێندکارانیش مامۆستایانمان هەیە چەندێک گرنگە لە پاڵ خوێندکاران مامۆستاکانیش دەرفەتیان بۆ دروست بکرێت چکە مامۆستاش پێویستی بەوە هەیە کاراسانی بۆ بکرێ سەفەر بکە خولی بۆ بکرێتەوە وەروەها
سەردانی کۆمەڵێک ناوەندی زانستی بک بۆی بتوانێت دیسانیشەوە ئەمەش هەر پەیوەندیدارە ڕاستەوخۆ بە قوتابی خوێندکارەوە لە وەرزی نوێ لە پلانی ساڵی داهاتوو بتوانێت ئەو ئەزمونەی کە زیاتری کردووە لەم پشوەیە بۆ خوێندکارەکانی بگەیەنێ وەروە باشتر فێریان کات. بله پراستی اف خاله گرینگیاوی که امترنینش خالا برینو که همه آماجه بگیری چونکی ماموستانجی هر توره که هر گرینگیت پروسیسا پرورده و فیر کرنی دا اجبر هنده اول زفریتا پال حکومت که حکومت و پلان جبهه کت و کی برینو که همه گوتی و درفت بزانن بو پیشخستنا ماموستانجی و کی تک هرم کری چه پشکداری کرنا و هندک خولت پیش و برنی دا چه هندک خولا وگن القطابخانه یا سنتریت پروردهی که ماموستا پشکدار بیت دا وان خولا بجیتن لیجه داخله و گاوی افتشته منمایه یعنی گلک خولت نوکرن خولجی خرید بوینه پاره و بازرگانیه یعنی لاین بازرگانی اوجی اگر ایک بخو فکتن لی حکومت بدوی رول خود وی واریدا ببینیتن و ماموستایجی و قطابیجی هر دو کا پیش بخیتن که پروسا پرورده گلک گرینگ اف هر دو تورت دا اکتیف بن. زۆر باشە کە باسی پشوو دەکەین لە خوێندکار باسی چەند تەمەنێکی جیاواز دەکەین ڕەنگە منداڵێکمان هەبێت لە بنەڕەتی بێ یاخود تەلەبێکی زانکۆمان هەبێت ئایا جیاوازی ئەو پلانە واتە ئەگەر یەکێ لە زانکۆ بێ پشۆکی چۆن بەسەر بەرێ بۆ جیاواز لەوە ئەگەر منداڵێک بێ ڕەنگە بچێت بۆ ئامادەکاری بۆ خوێندن بۆ ساڵێکی نوێی کاتە جیاوازیەک هەیە لەم نێوەندا چۆن بتوانین بەپێی تەمەنەکان سود لە پشۆ وەرگرین؟ بله جیاوازی هایی پراستی جیاوازی مگوتی جیاوازیت نافبرا نیرومی دا هی کو کروکیچا دا جیاوازی او کارامیت فرد بن جیاوازی تمنی دا هی زاروکی جدایش قطابی بنارتی و قطابی آماده وی زانکوی اجبر هندی جوی کی برینو که همه اشارت اک پیدا کو زاروکی قناغا بنارت دا نشتم بخو تشتب مفاد بیت نشتم بلوی آستی بیت کو هل بجریتن بلکو خیزان دی بوی هل بجریتن تایبتی جی اف چالاکیت شین بجین بارا پتر خیزان داته نکردن تایبت یت کچاک و خیزان دا بونمونه کر دیشتن پشکداریت هندک خولج در وداکت آن بشت بتنه بچیت و بیتن لیکچ بیتم جوای که می وصانه بیتم کوکش بتنه بشت بچیت و بیتن بیتت خیزان دا دی خیزان شتن گلک تشتات مال دا بونمونه قطابیا کج دیک شتن سرپرشتیاوی کت کو فری چیکرنا خارنیت نی بیتن یان سرپرشتیاوی کتن فری هندک کار دستی بیتن اوه همید خیزان داته نکردن لی زاروک دیشتش در و پشکداری نمونه میاهی خیزان بشیتن بیشتر پروژه تا اف ساله تا چه پروژه هیا زاروک بخو بیشتن ادی اف ساله شم سروی پروژه کار کم او هاندر بم بوی هاری کار بم بوی لی قطابی آماده یی زانکو بیتن حتی راده که او بخو بشید بخو هل بجریتن چالاکیت بی تایبت امشین بجین بدوی چاوی که ماستر صحکته او هندک هیوی امیدت مازنتر همش زاروک قطابی یه پولت بنارتیش برندی جی جیاوازیه که زوره های اتناف برا جیه بچیکو جیه مازنده هر وصا رگزی جیدا نیرومه ما وصانیه چربان کۆمەڵێک بابەت هەیە لە کاتی دەوامی فەرمی لە خوێندنگاکانە کەمترین بابەت یان لەسەر خوێنێ بابەتی ژینگە دۆستی بابەتی شوێنەوار و بابەتە گەشتیاریەکان و هەروەها کۆمەڵێک بابەتی تەندروستی ئەمانە لە ئێستادا بوونەتە بەشێکی گرنگ لە ژیانمان بەتایبەت بابەتی ژینگە دۆستی و هەروەها کۆمەڵێک بابەتی گەشتیاری و ڕێنمایی گەشتکردن کە ئەمە لە منهەجا هیوادارین لە ساڵانی داهاتوو بچرێتە قۆناغەکانی خوێندنەوە چەندێک گرنگە ئێمە سوود یان با بڵێن ئەو بابەتانە گرنگی پێ بدەین لە پشۆکانە کە کەمتر گرنگیان پێدراوە لە کاتی دەوامی فەرمی ڕەنگە هوشیارکردنەوەی خوێندکاران لە بابەتی ژینگە دۆستی خۆشەویستی نیشتیمان بابەتە مێژووی و گرنگەکان زەڕورتر بێ بۆیان چکە لە خوێندنی ئەکادمی کەمترەی خوێندن دست خوش پراستی تخالقا گرین که نابیرامن سروان بابتت کو بیتت پروگرامت خواندن دهند اشارت به نهاد بیتدان یا هم شوی که کم اشارت به ها بیتدان خالقا گرین هاتا بیرامن کار خوبخشیه یعنی امتشین قطابی تایبت الامادهی و زانکوی
فێری کاری خۆبەخشیە بکەین شینا دەمێ خۆخرێ ماڵ بورینی تول بەرشاشێت ئەلکترۆنی یان نوستنێڤە ئەم بشین ڕەوشەنبیریە خۆبەخشیە دەفمە گەلک ئاڵاوازە تایبەت دوان وارد تا ئیشارەت پێکری مەفەلەن ژینگەه دۆستیەدا وەلێ بکەین هەندێک کارت خێرخوازی بکات بۆ نمونە هاری کاریت بۆ نمونە ماڵە دان عەمرا بۆ نمونە ئەف کارت کو پێدوی خێرخوازیە بن ئەگەر مەوەل گەنجێ خۆ کرد هێشتا ویژی بشێتن ڕەوشەنبیریە خۆبەخشیە وەربگریت و کار بینیتن دی گلک بیتا مروفه که اکتیوت ناف جواکی دا تایبت جیوکی مگوتی اف بابت گلک تدا منهج دا اشارت به نهات یدان که جهه داخل ایک شوانا جیوکی ما نکل سر آخفتی و تا کرم کری که جینگه دوستیه گلک خالکا گرنگه ام بشین سروان بابت پراوستین و پشکدار بین تدا و اکتیو که این تدا زۆر باشە مامۆستا هەر لە پاڵ چالاکیەکانی هاوینان باس لەوە دەکرا ئەگەر بێت و گروپ دروست بکرێت بۆ خوێندکاران واتە قوتابیەک لە پۆلێکن 3 مانگ یەکتر نابینن بە هەماهەنگی لە نێوان خێزانەکان وەروە مامۆستایان بە تایبەت لەو لە قوتابخانەکانی دەرەوەی سنتەری شارەکان ڕەنگە یەکتر بینینەوە تۆزێک ئاسانتر بێ یاخود لە ناو شارەکانیش لە پشووی هاوین بە درێژایی پشووی هاوین تەنها یەک جاریش یەک سەفەر پێکەوە بکەن ئەمە وا دەکات ئەم قوتابی خوێندکارە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی ئیتیماد بە نەفسێکیان لە ڕووی خۆشەویستی و دۆستایەتیان لەگەڵ خوێندکارەکانی هاوڕێیان پێکەوەکو گروپ دەربچن بچنە دەرەوە شاغڕەوی هەیە وەکو باست کرد کە چالاکی ژینگە دۆستی و خێرخوازی هەیە ئەمە چەند گرنگە وەکو پسپۆڕێک پێت وابێ ئەگەر ئەمە بکرێ سوودی دەبێت یان کاریگەری باشی لەسەر خوێندکارەکان دەبێت پراستی گلکا گرنگه جهه داخله دم افتشت تا آماجه پیکرین خر یدهین بلت ناف قطابخانه اهلی دا ناف قطابخانه اهلی و پاره دا افتشت خرت تجربه جای کرن بونمونه کمبینت خزانی بونمونه گشت کرنت قطابیان اکودود هفدیت نوانا اوه همیان هیت نافوانا دا اری جهه بسیاری بوچیت قطابخانه مت حکومی دانای تکرن اول وری دویتن رول شین بیجین پروردت ما بیت کرن رول حکومتی هبیتن کو افت هبره بنا اکتیو کرن بیتن کسی کی دواوه نه تکرن بیجن از وک ما مستایق بیت از نشن و پنگاو پاوشن بلکو ویتر یت سر مرو ویداو یت استد بلندتر وی تشتی بکن اگر اواتا کرم کری یا هی لیتنت ناف قطابخانه حکومی دا بلکو ناف قطابخانه اهلی دا راستیجی جهه داخل افتشتک و امنا بینید ناف قطابخانه مدا ما مصابه باسێک لە تەکنۆلۆژیا بکەین لە سوۆشیال میدیا بکەین ئێستا گەنجان و قوتابیان تەنانەت مناڵێکی پۆلی یەکی ئیبتیداییش بێنی مەشغوڵە بە سوۆشیال میدیا و بەکارهێنانی ئەو جۆرە ئامێرانە چۆن وا بکەین کە ئەو بەفیڕۆ دەرانی کات لە خۆمان دوور بکەینەوە یاخود دایک و باوکێک وا بکات کە منداڵەکەی لەم بابەتانە بە دوور بێ یاخود گەنجێک بتوانێت لە جیاتی ئەوەی زیانی هەبێ بۆی سوودی لێ ببینێ بۆ نمونە ئێمە گەنجێکمان هەیە ڕەنگە فێری زمان بێ هەر لە ڕێگەی سوۆشیال میدیا و بەکارهێنانی ئینتەرنێتەوە بەڵام کەسێکیشمان هەیە ڕۆژانە چەندین کات بەمە بەسەر دەبا بەبێ ئەوەی کە هیچ فێر بێت و تەنها کاتەکانی بەفیڕۆ ئەداتیایە بله دست خوش پراستی خالقا گرینگه از خود بشم رأیامنا شخصی هندی خیزان بشیتن زاروک اب تایبت یدجیه زاروکینی شاشت الکترونی دیر کد هرچنا بتد و بین ودانی دا وکی مگوتی بلا پشن پشکداریایی بکند چالاکیش در وی خیزانه دا چکی ام همید زانیم وان شاشا گلک زیانت خویت هین چل سر ساخلمیان زاروکی چل سر درون زاروکی چونکی اف شاشت الکترونی بوجیه بچیک اجبلی ساخلمیا کو زیان وابزانم مامۆستا دەنگینەمە وەکو ئەوەی کە باسی کرد بەڕاستی پشوو بۆ هەموو خوێندکاران زۆر گرنگە هێوادارین لە پشووی هاوینە ئەو کاسانی کە هەچانە سەرڕای پشوو وەرگرتن بتوان سوودێکی تەواوی لێ ببینن بۆ ئەوەی ئەو کاتە باشی کە هەچانە بتوان کارامەییەک وە ئەو خولیایی کە خۆتان هەچانەتە کاری لەسەر بکەن و پەرە بە خۆتان بدەن چونکە دوجار بڵێوانیا پێما بێ مامۆستا لەگەڵمان بردەوام هاوکارانم ئاماژەبەوە دەکەن بڵێ مامۆستا کەمێک گرفت لە دەنگت هەبوو بەردەوام بن بله ما اشارت پیدا گویی ام هندی بشین زاروکی دیر که این شاشت الکترونی دیگه لک باشتر بیتن
ئەنزانم دەنگمت گەهیتەوە بەردەوام بن. بەێ ئەم هەندی بشین زاروکی دیرکەین ژوان شاشە ئەگەر ئەم نەشیین ئەم بشین سەرپەرشتیایی بکەین و ئاراستە بکەین کۆ تشتێ مفاوە بکاربینیتن نەبینتەل بەر تشتێ بێ مفا و زەرەرێ دەرونەی بکەتن. زۆر باشە مامۆستا نێچیروان لەو دەرفەتەکەمەی ماومانە بەڕاستی دەمەوێت دووبارە بپرسمەوە وەکو پسپۆڕێک و شارەزایەکی بواری پەروەردە. ڕێنماییەکی خێرات بۆ خێزانەکان ڕەنگە زۆر جار چالاکیەکی زۆر سادە بۆ منداڵەکانیان لە پشووی هاوینە سوودێکی زۆر زیاییدی هەبێت لە چاوی خۆیان بری لێ دەکەنەوە کەواتە با ئێمە ئەم دەرفەتانەی هاوین لە دەست خۆمان نەدەین بە درێژایی 3 مانگ ناڵەکەمان هیچ فێر نەبێ یاخود وای لێ نەکەین بتوانێت بەلایانی کەمەوە نەینێرینە خولێکەوە یان نەینێرینە چالاکیەکی زانستیەوە پەیامێکت بۆ دایک و باوکی خوێندکاران یان سەرپرشتیکاری خوێندکاران کە سوودێکی تەواو لەم پشوەی هاوین وەربگرن. بەێ پڕاستی ئەس بژمەوان خێزانە بژمێ بلا ئەف دەرفەتە هاوینێ هەر چنە بیتن بشن تشتێکی زارۆکە خۆ زێدەکەن یان قوتابیە خۆ یعنی وەلێ نەکەن کو ئەف دەرفەتە خر جهێداخەیە کوتناف جڤاکێمەدا بەڵاو بووی ئەف دەمە خرب نوستنێ ڤەت چیتن و ئۆلبەر شاشێت ئەلکترۆنی بلا خێزان هەر چنە بتن پلانێکی بدانیتن کوت vê دەرفەتە هاوینێدا تشتێکی فێر ببت ئێدی چ فێری مەلەوانیا ببیتن خۆلەکە مەلەوانیا یان فێری زمانێکی بیت یان هەر چنە بیتن مزگەفتا نزیکی ماڵایی بیتن فڕێکەتە مزگەفتێ فێری قورآانی ببیتن فێری هەندێک تشتێ پیروز ببیتن کو شینابگەهیتە چتە کۆڵانی لەگەل زاروکا و خراپیا فێر ببیت بلا بچیتە مزگەفتێ تشتێکی مفا فێر بیتن ئانکو ئەف دەرفەتەش دەست نەهێتەدان هەر تشتێکی بیتن یەک مفا ژێبێتە وەرگرتن بلا هەندی یەکێن بیتن بەس نە وەکی بژم هەروە بچێتە ئەف دەمە. بڵێ مامۆستا نێچیروان زۆر سپاس بۆ بەشداریکردن کە لەم تەوەریە لەگەڵمان بووی وێ دەکەین ڕێنمایەکانی بەڕێزت سوودیان بۆ قوتابی خوێندکاران وەروە خێزانەکان هەبێ سپاس لێرەوە تا دهۆکی دەلال ڕێز و سڵامانەیە ماندوومان کردیم تۆرە لەگەڵمان بووی چاو دڵمان ڕۆن کاتێکی خۆش سپاس دەکەین مامۆستا. بەڵێ ئازیزان لەگەڵتانە زۆر سوپاس باوەش. لەگەڵتانە بەردەوامین و بریتێکمان هەیە سەبارەت بە دەستپێکردنی وەرزی کشتتوکاڵ لە پێنجۆن کە جوتیارانی سەرقاڵ کردو ئێستا بەخۆیانەوە بابێکەوە بینەریە و بریتێنی. لێرە ئێستا لە سەرەتاوە کاتی چاندنە کاتی چاندنی بەروبوومەکانە وەکو شووتی تەماتە خەیار کاڵک کاتی چاندنی ئەم بەروبوومانەیە لە ئێستا خەڵکی هەمووی سەرقاڵی ئەم شتانەیە من خۆم وەکو کرێکارێک و وەکو سەرپەرشتیارێکم کرێکارانە و هەم وەکو ساقێکیش کە لەم ڕێگای پێنجوێنە بەیانیان سەعات 4 بەیانی کرێکارەکانم ئامادەکەم و بەڕێکەوەم بەرەو قەزای پێنجوێن لەوێ بۆ سەعات 6 ڕێگەینە دەشت ئیشوکاری خۆمان لێرە بەڕێەکەین و لەگەڵ ئەم چەند گەنجە بەڕێزەیە لێرن ئیشەکانی خۆمان بەڕێکەین زۆر بە جوانی و بە باشی دڵسۆزانە ئیشەکەین بۆ کابرای دەشمان قەزای شارە زورۆ لە 3 ساعت خۆ دێن لە هەڵەبجەی شەیدەوە لە زەڕایەنەوە هەمانە سووریە هەمانە یەزیدیە ئێرانی تایە ئەنواعی تایە یعنی تەنانەت وەجبەی تایە لە کەلار و لە کەرکووک و لە هەولێریشەوە خەڵک ڕوو لە قەزای پێنجوێنەکە بەمبەستی ئیش و کار چونکە لە ئێستا قەیرانی دارایی و ئەم ئیشەش لێرە هەلێکی کاری زۆری ڕەخسانەوە بۆ چەند گەنجێکی ئەم ناوچانەی خۆمان. کەسەر سیارەکەین بەرەو پێنجن بەڕێەکەین پێش بەخوای گەورە ڕاستە ڕێگایەکی سەخت و ماندوو زۆر ماندووە بین ناو سیارە
بەڵام مەجبوری ناچارین لەبەر بەرژەوەندی ژیانی خۆمان بگونجێت لەگەڵ ژیانە بگونجێ هاتین بۆ ئەم دەستە بۆ دەشتە جوانە ئیش بۆم پیاوانە بەڕێزانەیەکەین ئیشی شەتڵە ناوکە کاڵەکە شووتی بە کاملی تێکڕای ئیشەکان بەروبوو میوەکان هەر هەمی ئێمە بەیانیان سعات چوار تقریبان بۆ 4:30 هەڵدەستین و بۆ 6:30 ئەگەینە سەر ئیشەکانمان سەر ڕای ئەوەی کە بەڕێگایەکی سەخت و دوور و ناڕەحەتدا تێدەپەڕین دێین بە هەوڵ و ماندووبوونێکی زۆر پارە پەیدا دەکەین شارازی بە کارەکەمان دەکەین و زۆر دڵخۆشین و مرتاحین و هەروەها ئیشەکەمان زۆر خۆش و ڕەحاتە. دووبارە سڵاتان لێ بیایزان لە بڕگەی سێمی پرۆگرامەکەمان دەمانەوێت باس لەو پێشنیارانە بکەین کە کراون بۆ گۆڕینی پرۆگرامی پەروەردەی ئیسلامی لە سیستەمی خوێندن لە بابڵێن لە کەرتی پەروەردە بۆ قسەکردن لەسەرم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا مسلیم عەبدوڵڵا سەرۆکی لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستانمان کردو. مامۆستا مسلیم سەلام عەلەیکم کاتت باش. ئەگەر لەوە دەست پێ بکەین نوێترین یاخود ئەو پێشنیارەیان بارەدۆخی و پلانەکان بۆ گۆڕینی با بڵێم پرۆگرامی پەروەردەی ئیسلامی جارێ هەر کراوە پلانەکان پرۆژەکە کراوە هیچ گۆڕانکاریە کراوە وەروەها بابەتەکە چۆنە لە ئێستاە؟ بەناوی خوای گەورە میهرەبان سڵاوی خواتان لەبێت برایانی بەڕێزم هیوادارم لەم بەیانێ هەموو لایەک ساغ و سەلامەت بن سڵاو ڕزمێ بۆ تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامیش. لە ڕاستیە ئێمە ئێستا وەکو لێژنەی پەروەردە و خوێندنی باڵای پەرلەمان پرۆژە یاسایەکمان لە بەردەمە پرۆژە یاسای پەروەردە و فێرکردن کە ئەمە یەکێکە لەو پرۆژانەی کە هی حکوومەتی هەرێمی کوردستانە و لەلایەن وەزارەت خۆیەوە ئامادەکرا بوو ساڵی پار هاتە پەرلەمان و دوای ئەوەی کە گەیشتە پەرلەمان ئێمە وەکو لێژنە چەندین دیداری تایبەتمان ساز کرد لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لەگەڵ سەرجەم چین و توێژەکانی پەروەردە لەگەڵ مامۆستایانی بە ئەزمون لەگەڵ توێژەرە کۆمەڵایەتیەکان لەگەڵ لێشەتی مامۆستایان لەگەڵ هەموو ئەو فەرمانبەرانەی کە لە ناو سنووری وەزارەتی پەروەردەن دیاران پێش نیازە یاسایە سەردەمی ینی سەرجەمی ئەم کەرتانە لە خۆگرێک کە چێتە ناو سنووری وەزارەتی پەروەردەوە هەر لە باخچەی ساوایان قۆناغی بنەڕەتی قۆناغی ئامادەیی خوێندنی پیشەیی پەیمانگا پیشەیەکانی سەر بە وەزارەتی پەروەردە و ئێستا ئێمە سەرقاڵی پێداچوونەوەی مادە بە مادەی ئەم پرۆژە یاسایان دیارە پرۆژە یاسایەکی تێر و تەفسیلە لە 198 مادە پێک دێ بۆی کە دوجار ئێمە لەم پێداچوونەوەی ئەگەر کەم و کورتیە کێشەیەکی هەیە بتوانین چارەسەریکەین بەر لەوەی بچێتە ناوهۆڵی پەرلەمان کە خوێندنەوەی یەکەم و دووەمی بۆ بکرێ. کەواتە ئەو پێشنیارە بۆچی کراواتە ئێوە ڕخنتان لە چ شتێکی ئەو بابەتانە هەیە کە لە کەرتی پەروەردەیە پێشکەش دەکرێت بە خوێندکاران هەر بە تایبەتی ئەم وانەیە هۆکار چیە کە ئێوە دەتانەوێت گۆڕانکاری بکەن و پێشنیار بکەن؟ دیارە ئێمە لە هەرێمی کوردستاندا یاسای پەروەردەمان هەیە لە ساڵی ژمارە 4 ساڵی 92 دوای ئەوە 4 جار هەموار کراوەتەوە بەڵام لە دوای ئەوە یاسای پەروەردە وەستێنراوە ینی هەموار نەکراوەتەوە و یاسای ترمان نەبووە جگە لەوەی کە لە ساڵی 2012 یاسایەکمان هەیە تایبەت بە خوێندنی ناحکومی
لە قوتابخانەی ناحکومی و پەیمانگای ناحکومی. ئەمە شوای کردووە وەستانێکی زۆر لە نێو یاسای پەروەردەدا هەبێ، فەراغێکی زۆر لە بواری یاسا لە هەرێمی کوردستاندا هەبێت، چونکە قۆناغێکی زۆری بڕیوە و ئەم بوارە لە هەرێمی کوردستاندا گۆڕانکاری زۆر بەسەرداهات و ئەخوازێک کە یاسایەکی تایبەت و تەفاسیل ئێستا پێشکەش بکرێ بۆی کە پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستاندا بگوازێتەوە بۆ قۆناغێکی پێشکەوتوتر. طبعا ئێمە لە هەرێمی کوردستاندا لە زۆر بواردا کێشەمان هەیە، لە بواری میلاکاتی مامۆسایان، لە بواری مامۆسایانی وانەبێژ، لە بواری پەروەردە و فێرکردن لە باخچەی ساوایانەوە بگرێ هەتا دەگاتە پەیمانگا پیشەیەکان و پەیمانگا پەروەردەیەکانی سەر بە وەزارەتی پەروەردە. بۆیە ئەخوازێ ئەم یاسایە بە بوارێکی هاوچەرخانەتر و بوارێکی پێشکەوتوتر ئێستا تیش بکاتە سەرجەم بوارەکانی پەروەردە و یاسایەک بێ لە قەدەر پێشکەوتن و خواستی پەروەردەی بێ لە هەرێمی کوردستانە. بێگومان ئەوەی کە ئێوەش لە سەرەتادا باستان کرد وەکو پرسیارێک بواری پەروەردەی ئاین کە ئێستا لە هەرێمی کوردستاندا کاری لەسەرەکرێ و خواستراوە کە بە ئاقارێکی ترا بگوازرێتەوە کە بە مەنهەجێکی تر داخلی خوێندن بکرێ. ئەمە بەڕاستی ئیشی لەسەر کراوە، بەڵام لە ئێستا نەخراوەتە بواری جێبەجێکردنەوە، زمینە سازی بۆ نەکراوە و ئێمە ئێستا لە پەرلەمانی کوردستانە ڕاستیە ئەبێ کار لەسەرەوە بکەین ئەم پرۆژەیە مەساڕەکەی بە ئاراستەیەک بێکە ڕەچاوی یاسا و دەستوری عراقی بکەوە، ڕەچاوی ئاین و کللتوری کۆمەلگەی کوردەواری بکە کە ئێمە بتوانین پرۆژەیەک بێ بچێتە خزمەتی ئاین و کللتوری نەتەوەی کورد و خەڵکی هەرێمی کوردستان و بێگومان ئاینی پیرۆزی ئیسلامی یەکێکە لەو بابەتە سەرچیانەی کە لە قۆناغی بنەڕەتیەوە تا قۆناغی ئامادەی ئەخوێندرێ و حەق بەوە بدرێ کە سەرجەمی بنەماکانی بنەمای ڕەسەنی ئاینی پیرۆزی ئیسلامی تێدا بەرجەستە بکرێ و تێدا ببیندرێ بۆی کە حەق بەوە بدا وەک ئەوەی کە لە یاسا و دەستوری عراقی ئاماژە پێدراوە هیچ شتێک نابێت پێچەوانە بێت لەگە ئاینی پیرۆزی ئیسلام. مامۆستا مسلیم هەمیشە باس لەوە دەکریانم پێم خۆشە بەڕاستی وەکو سەرۆکی لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان ڕوونکردنەوەیەکی باشتریان بۆی تەواوی بینەران ئەوانەشی لە ڕادیۆ بیسەرمانن لە پەیامەکە بگەن. باز لەوە دەکرێت کە هەمواری یاسای پەروەردە لە هەرێمی کوردستان دەخرێتە بەرباز یاخود پێشنیاری بۆ دەکرێت یەکێک لەو خاڵانەی دەستی بۆ دەبرێت یاخود ویستێکی لەسرە گۆڕانکاری تێدا بکرێ پرۆگرامی پەروەردەی ئیسلامیە لە قۆناغەکانی خوێندن کە ئێستا گۆڕاوە بە پەروەردەی ئاینی لە نێو ئاینیش فرە ئاینیەکان و لابردنی کۆمەڵێک بابەتی گرنگی پەروەردەی ئیسلامی کە ڕاستەوخۆ ڕەنگە بە زۆر کێشەی نێو کۆمەلگا لە کۆنا چارەسەر بووە و چارەسەر کراوە چکە و پەروەردە جوانە بووە لە ئێسایا بە دوورخستنەوە و کەمکردنەوە و لابردن و گۆڕانکاری تێداکردنی دەبینین ڕۆژانە لە کۆمەلگای کوردیا چەندێک گرفتی پەروەردەمانەیە. بەڵێ دیارە من وەک باسم کرد ئیشی لەسەر کراوە پرۆژەیەکە بۆ لەو بوارەوە و ئێمە لە ساڵی پارە دیدارێکمان ساز کرد لەم دیدارەیە بە ئاشکرا ئەم تەرحەک خرایە ڕوو کە ئاراستەیەکەیە بۆ چوونێکەیە کە پەروەردەی ئاین لە مەناهجی خوێندن بکرێتە مێژووی ئەدیان وەک ئاماژەت پێدا تەواوی ئاینەکان بخوێندرێت. بۆیە ئێمە زوو هەستمان بەو ئاراستەیە کرد بۆ کارە کرد بۆیە ئێستا لە لێژنە بەڕاستی ئێمە کار لەسەرەوە ئەکەین و لۆبی ئەکەین و داوامان کردووە لە سەرجەمی پەرلەمانتارە بەڕێزەکان فراکسیۆنە جیاوازەکان کە پشتیوان بن بۆ هێشتنەوەی پرۆگرام و بابەتی پەروەردەی ئیسلامی چونکە بەڕاستی ئەم بابەتە بابەتێکە دوایە جەدەل و مناقەشەی زۆر و پێمان وایە کێشە و گرفتێکی گەورە دروستەکە حتا لە ناوهۆڵی پەرلەمانیش بۆیە ئەبێ بەڕاستی کار لەسەرەوە بکرێ وەک چۆن ئێستا لە واقعدا مەنهەجی پرۆگرامەکە بە ناوی بابەتی پەروەردەی پیرۆزی ئیسلامیە ئەبێ وەک خۆی بمێنێتەوە ڕەچاوی دەستوری عراقی ڕەچاوی یاسا کارپێکراوەکان ڕەچاوی سەتانەوەت زیاتری
ڕێژەی مسلمانبوونی کۆمەڵگەی کوردەواری بگرێ و بەڕاستی وەک ئێوە باستان کرد ئێمە لە قۆناغێکی هەستیار داین پرۆژەی پەروەردە ئەنووسینەوە بۆ ساڵێک و دوان نییە بۆ نەوە و جیلێکی تایبەت و جیلێکی دیاریکراو نییە بۆی کە ئێمە بتوانین حەق بە پرۆژەکە بدەین ئەبێ بەڕاستی ڕەچاوی زۆرینەی کۆمەڵگە بکەین کە ئەمە مسلمانن و مسلمان نشینن و ئاینی پیرۆزی ئیسلام لەبەرچاو بگیرێ و ئێمە بینیم بەڕاستی ئەم ئاراستەیە کۆمەڵگەی کوردەواری بەرەو هەلاکەتە با و بەرەو کێش و گرفتی گەورەترە بە و ڕۆژانە ئێمە ئەبینین کە دادگاکانمان سەرقاڵی دەیەها و سەدەها کێشە و گرفتی نەوەکانمانن و خێزان و شیرازەی خێزان ڕاستی لێک هەڵوەشاوە بە ئاراستەی ئەو هەموو گرفت و کێشانەی کە هەن لە نێو کۆمەڵگەی کوردەواری ئەمە سەر لەبەری ئەگەرێتەوە بۆ دوورکەوتنەوە لە بنەماکانی پیرۆزی ئاینی ئیسلام دوورکەوتنەوە لە ئاینی ڕەسەنی ئیسلامی کە هەمووی بریتە لە ئاداب و ڕەوشت و خولوقی جوان کە ئاینی پیرۆزی ئیسلام سەرچاوە و بنەماکەیەتی بۆ ئێمە ئینشاڵڵا هەوڵە دەین و کاری گرنگی لەسەرەکەین کە بتوانین لەم پرۆژەیەدا و بابەتی ئاینی ئیسلامی وەک خۆی بێڵینەوە لەگەڵەوەشدا حەق بەوە بدەین کە کەمەنەوەتەوایەتیەکانی ئەدیانی تر خاوەنی بابەتی ئاینی خۆیان بن لە شوێنی خۆیان بابەتی ئاینی خۆیان بخوێنن وەگەوەی کە لە ئیسلامیشدا ڕێگە پێدراوە و لە یاساشدا ئاماژە پێکراوە لە دەستوری عێراقیشدا بە هەمان شێوەیە وەک ئەوەی لە پەروەردەی وەزارەتی پەروەردەی عێراقیشدا بە هەمان شێوە ئەم بابەتە ئاماژە پێکراوە. زۆر باشە ماوەستا مسلیم ینی بەڕاستی دوو پرسیارم ئێستا بۆ لاگەڵاڵە بوو خۆی مێژووی ئەدیانەکان ئەوە کرێ هەبێت و بابەتێکی جیاواز و قەیچەکە بە هەموو کەس لەسەر مێژووی ئاینەکان شت بزانێ بەڵام بابەتی پەروەردەی ئیسلامی بابەتێکی جیاوازە نازانم بۆچی ئەم دوانیان تێکەڵ کردووە من دەمەوە لە بەڕێزت بپرسم وەکو سەرۆکی لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان منهەجی پەروەردەی ئیسلامیت بینیوە لە قۆناغی لە یەکەم قۆناغەوە کە لە قوتابخانەدا دەنرێت تا کۆتا قۆناغ بەڕاستی ئەم منهەجە ناوەڕۆکەکەی ئەوەندە مەترسیدارەوە چالەکەوان و ڕۆشنبیر و لە نێوکەوانەیەکە کۆمەڵێک دیموکراس خواز و یان ئەوانەی بە مافی گشتیەوە خۆیان پێوە سەرقاڵ کردووە کە ئەیانەوەیان لای بن بیگۆڕن ئەگەرە بەڕاستی مەترسیدارە ینی قەیچەکە با بگۆڕێ ینی ناوەڕۆکەکەی چیتیای ئەوەندە فۆکس کراوەتە سەر پەروەردەی ئیسلامی نابەداخەوە ینی ئەو منهەجەی کە جاران ئێمە لە ئێمە دەمان خوێند و لە پێشووە خوێندرا زیاتر ئاەتە پیرۆزەکانی قورئانی پیرۆزی تیا بوو ئەحادیسی و فەرمایشتە پیرۆزەکانی پێغەمبەری خۆشەویستی تێدا بوو ئێستا ئەمانە بەڕاستی کاڵ بوونەتەوە و زیاتر بە شێوازی کوردی تیش کراوەتە سەر بنەماکانیانی پیرۆزی ئیسلام وەکو جاران بەڕاستی ئەم بابەتەوە خۆی نەماوەتەوە وە ساڵ بە ساڵ بەڕاستی کار لەسەرەوە کراوە کە بە هەمان شێوە ئەم بابەتانەی لێکاڵ بکرێتەوە و بابەتە سەرەکیەکانی ئاینی پیرۆزی ئیسلامی تێدا نەهێشترێت یاخود بڵێن فەرموودەکانی پێغەمبەر و فەرمایشتەکانی خوای پەروەردگار و ئاەتە پیرۆزانەی قورئانی پیرۆزی لێ دەرهێنراوە یاخود باسی زۆرینەی ئەو سەحابیانەی کە باس کراون یاخود جابانی کوردی کە ئەمەش هەوڵ دراوە تێدا نەهێشترێت کە تەنها سەحابیەکی کوردیە باس کراوە لە مێژووە ئەمەش هەوڵ دراوە لە نێو ئاینی و بابەتی ئاینی دەرهێنراوە زۆر بابەتی تکەش دەستکاری کراون بۆیە بەڕاستی ئەم بابەتە وەکو باسم کرد لە پێشینە کار لەوە کار کراوە کە لەسەری کاڵ بکرێتەوە و ئیشی لەسەر کراوە کە ئاراستەکەی بگۆڕێ ئێستاش ئەم بابەتە نوێی ئاینی مێژووی ئەدیان چاپ کراوە بەڵام نەخراوەتە بواری جێبەجێکردن بۆیە بەڕاستی ئێمە ئەم قۆناغە بە قۆناغێکی مەترسیدارە زانین ئێستا ئەم پرۆژەیە ئیشی لەسەرەکرێت و ئێمە وەک ئەوەی زانیاریمان هەیە هەم وەزارەتی پەروەردە و هەم یەکێتی زانایان ڕایان لەگەڵ ئەوە نەبوو ڕەفزیان داوە کە ئەم پرۆژەی مێژووی ئەدیانە بخرێتە بواری جێبەجێکردنەوە بخوێندرێ و ئومێدەواریشم ئێمە و ئەوانیش ڕەچاوی زۆرینەی
ینی ئاینی پیرۆز ئیسلام بگرین کە خەڵکەکەی هەمووی مسلمانە و لەگەڵ ئەوەشدا ئێمە لەگەڵ ئەوە داین کە پرۆژەیەک بێ بابەتی ئاینی پیرۆزی ئیسلام بۆ خۆی بێشترێتەوە وەک ئێوە ئاماژەتان پێکرد پرۆژەیەکی تربا هەبێ بابەتێکی تربا هەبێ مێژووی ئەدیانش بخوێندرێ و لەو شوێنانش کە کەمەنەتەوایەتەکان بوونیان هەیە بە ڕێژەی خۆیان ئەوان بتوانن کە حەقیان پێ بدرێ ئاینی خۆیان بخوێنن وەکو بابەتێکی دیاریکرا و لە سنوورێکی دیاریکراودا بۆ ئێمە ئینشاءڵڵا ئەوەی کە لە ئێستا لە پێداچوونەوەی ئەم پرۆژەیەین هەوڵە دەین ئەوە جێگیر بکەین کە ئاینی پەروەردەی ئیسلامی و خۆی بمێنێتەوە لە سەرجەم قۆناغەکانی خوێندن لە خوێندنی بنەڕەتی خوێندنی ئامادەیدا. بڵێ بەڕێستان جێگری سەرۆکی لیژنەی پەروەردن لە پەرلەمانی کوردستان بۆیە حەز دەکەم باز لە بابەتێ بکەم کە هەر پەیوەندی بە پەروەردەی ئاینیەوە هەیە کە لە مەنهەجا دەخوێندێت. بۆچی گرنگی نادرێ بەم بوارە لە خوێندنگەکاندا لە کەرتی پەروەردەدا ئەی زۆر جار دەبینین ئێمە دەرچوویەکی زۆری کولی شەریعەمان هەیە زانکۆ شەریعەمان هەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا مامۆستایەکی تایبەتی بۆ دان نەنراوە گرنگی نەدراوە بۆی ئەو خوێندکارانەی کە ئەو بەشیان تاوکڕۆ بە شێوازێکی زانستی جوان بوترێتەوە ئێوە لە پەرلەمان کارتان لەسەر ئەوە کردووە کە دەرچوانی ئەو بەشانە بێن ئەموانە بڵێنەوە چونکە زۆر جار لە مەکتەبەکان بینیوانە مامۆستای بیرکاری هاتووە دەستی پەروەردەی وتێتەوە یا مامۆستای عەرەبی بووە ئەم گرفتانەی دروست کردووە لە کەرتی پەروەردەدا. بەداخەوە مەژێکێکە لەو گرفتەی کە ئێمە زۆر جار بەڕاستی ئاماژەمان پێکردووە لەگەڵ وەزارەتیش لە کۆبوونەوەکانماندا پێمان وتمانە دەرچوانی پەروەردەی ئیسلامی دەرچوانی کۆلێژی شەریعە ئەمانە بێئینسافیان بەرامبەر کراوە و نەخراونەتە خزمەتی بوارە پسپۆڕیەکەی خۆیان کە پەروەردەی ئاینی بڵێنەوە لە قوتابخانەکاندا بۆیە ئەبینی لە بەشێک لە قوتابخانەکان مامۆستای بابەتە کۆمەڵایەتیەکان مامۆستای عەرەبی یاخود بڵێ مامۆستای وەرزش و هونەر ئەچێ بابەتی پەروەردەی ئاین ئەڵێتەوە کە ئەمە پسپۆڕی خۆی نییە و حەق بە بابەتەکە نادا ئەمە یەکێکە ئەتوانە بڵێم لەو گیر و گرفت و کەم و کوڕی و پلان و پێشینە خراپانەی کە کار لەسەر پەروەردەی ئاینی پیرۆزی ئیسلام کراوە لە قوتابخانەکان بە بەرنامە ئەگەرنا ئەمانە پسپۆری تایبەت بەخۆیان هەیە ئەمانە دەرچوانی کۆلێژی شەریعە ئەتوانن لەم بوارەدا دابمەزرێنرێن و پەروەردەی ئاینی پیرۆزی ئیسلام بڵێنەوە لە قوتابخانەکاندا کە ئەمە پسپۆری تایبەت بەخۆیانە و حەق بە بابەتەکە ئەدەن. بەڕاستی ئێمە داوامان کردو بەڵام بەداخەوە بەرەو پێشچوونێک یاخود بڵێن چارەسەرێک لەو بوارەوە نەکراوە و ئومێدەوارم بەڕاستی وەک ئەوەی کە خۆشیان داوایان کردبوو کۆلێژی شەریعە ساڵانە ڕێژەیەکی زۆر لە دەرچوانیان ئەچنە نێو کۆمەڵگەوە و بتوان لە ڕوانگەی پسپۆری خۆیانەوە دابمەزرێنرێن و خزمەت بە بابەتەکەی خۆیان بکەن کە ئەو بابەتە بڵێنەوە ئاینی پیرۆزی ئیسلام پەروەردەی ئاینێ لە قوتابخانەکان چونکە وەک باسی کرد بەڕاستی زوڵمێکی گەورەیە لێیان نەکرێ لەسەر ڕای ئەوەی کە قوتابیەکانیان بە هەمان شێوە مەنهەجیان قورسە ئێمە قوتابیانی بڵێن قوتابخانە ئیسلامیەکانمان هەن کە بەڕاستی قۆناغی زۆر سەخت بەڕێوە ئەبن ساڵانە نزیکەی لە بەشی قۆناغەکان نزیکەی 18 بابەتە خوێنن دوای ئەوەی کە بە دەرەجەیەکی بەرزەوە نمرەکانیان بەدەستێنن لە قۆناغی 6 ئامادەیی 12 ئامادەیی بەڵام ناچوونیەکی زۆر هەیە نەعەدالەت نایەکسانیەکی زۆر هەیە کە لە زانکۆ پەیمانگاکان وەرەگیرێن بە هەمان شێوە مەش زوڵمێکی گەورەیە لێیان نەکرێ بۆ ئێمە پێمان وامە تەوژمێکە لە خوێندنی قوتابخانەی ئیسلامی ڕابگرە هەتا کۆلێژی شەریعە و دوجار کە پرۆگرامی ئاینیش بەشێکێتی کار لەسەرەوە کراوە کە کرچ و کاڵ بکرێتەوە ئەهەمیەت و بایەخی و گرنگی خۆی لەدەست بدا وە کار لەسەر ئەوە کراوە کە بایەخی نەهێشترێت نێو کۆمەڵگەدا بەڵام بەڕاستی ئەمە پێویستی بە جوودێکی زۆر هەیە پێویستی بە هاوکاریەکی زۆر هەیە هەم لە لێوان بڵێن لایەنە ئیسلامیەکان لەلایەن مامۆستایانی ئاینی توێژەرە کۆمەڵایەتیەکان پسپۆڕانی ئیسلامی مامۆستایانی ئاینی ئەو پشتیوانی خەڵک بەڕاستی بۆی کە بتوانین ئێمە ئەم پرۆژەیە بە جوانترین شێوە
بخین و خزمەتی کۆمەڵگەی کوردەواری بخین و خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلام کە ئاینی زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستانە بۆ یەکە منداڵەکانمان لە ئایندەدا بتوانن دەست بە ئاینی پیرۆزەکانەوە بگرن، دەست بە بنەما جوانەکان و ڕەوشت و ئەخلاق و ئاکاری جوانی ئاینەکەیانەوە بگرن و سەرنجام چێ قازانج دەکات بێگومان کۆمەڵگەکەمان نەتەوەکەمان کە ئێستا بەدەیان گرفتی کۆمەڵایەتیەوە گرفتارە و منداڵەکانمان بەڕاستی ئایندەیان ناڕوون و نادیارە ئەگەر بەو شێوازە بڕۆین. مامۆستا مسلیم یعنی بەڕاستی ئێوە لە لێژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان بەڕاستی ئەمەوێت سەرنجی بەڕێستان بزانم نازانم ئەمە بە پرسیار لێم وەرەگری یاخود بە پێشنیاریش تا چەندێک چاودێری خوێندنگا ئەهلیەکانن چکە باز لەوە دەکرێت ئەو خوێندنگایانەی با بڵێن تایبەتن ڕەنگە لە ڕووی زانستیەوە کوالەتیان زۆر بەرز بێت بەڵام لە ڕووی پەروەردەیەوە ئامانجانیە خوێندکارەکان پەروەردە بکەن ئەوەندەی ئامانجیانە فێریان کەن تەنانەت باز لەوە دەکرێت زۆر جار بە شەوانەکانی پەروەردەی ئیسلامی بە کۆمەڵێک بە شەوانەی تر پڕدەکرێتەوە من نازانم تا چەندێک ڕاستە بەڵام بەشێک لەو خوێند قوتابی خوێندکارانەی کە لەوێن زۆر جار بیستومانە ئەمە بابەتێکی تریش هەر کۆمەڵی خوێندنگەی تایبەتمان هەیە کە ڕەنگە خوێندنگەی بیانی بن کۆمەڵێک فکر و کۆمەڵێک بابەتی زۆر سیر لە نێو قوتابخانەکان هەیە من دەمەوێت هەر ئەمە بۆ بەڕێزت بڵێم کە من خوێندکارێک دەناسم دەڵێ مامۆستاکە هاتوتەوە پێی وتو مامۆستا تۆ پێی وتووە مامۆستاکەی چ ڕەگەزێکی لە کاتێکا ناوی عەبدولقادر یعنی ناوێکی زۆر سەنگینە هیچ پێویست ناکات نیشانەی گومان لە ناوەکەی هەبێت دوو ڕەگەز بێت هاتۆتەوە پرسیارەوەکان من بۆ بێ کوڕبم یان بۆ کجنیم یان ئەبێ هەردووکیان بم ئەم جۆرە لە فکر بڵاوکردنەوە بۆچی لایەنەکان یان چاودێرەکان ڕۆشنبیرەکان گوێی خۆیان لێ خەواندووە بەڵام گرتویانە بە پەروەردەی ئیسلامی و کەڵێت دزی مەکەن و درۆ مەکەن و داوێن پاک بن ئەمەوێ بزانم ئێوە چاودێری دەکەن یان ئاگاداری ئەو کۆمەڵە خوێندگایانن کە کۆمەڵێک فکری زۆر نامۆ بە دین و کللتور و کۆمەلگا و یاسا سابتەکانی عێراق و هەرێمی کوردستانیش بڵاوەکەنەوە. بەڵێ لە چوارچەوەی ئەم پرۆژە یاسایەدا دیارە یەکێک لەو بابەتانەی کە ئەگرێتە خۆی ئەمیش بریتێ لە خوێندنی ناحکومی لە ناوەندەکانی خوێندن لە قوتابخانەکان و لە پەروەردەیەکانی سەر بە وەزارەتی پەروەردە هەردووچی بۆیە ئێمە بەڕاستی لە چوارچەوەی ئەم پرۆژەیەدا هەوڵە دەین سنوورێک چوارچەوەیەک دابنین بۆ خوێندنی ناحکومیش لە قوتابخانە لە پەیمانگە پیشەیی و پەروەردەیەکانی سەر بە وەزارەتی پەروەردە بۆی کە چوارچەوەیەکی یاسایی هەبێت لە قالبیان بدا و نەتوانن ئیستیغلالی بوار و پرۆسی خوێندم کە لە هەرێمی کوردستانەکە ئێمە ساڵانی ڕابردوو کۆمەڵێک کێشە و گرفت و قەیرانی پەروەردەیمان هەبوو لە خوێندنگەی حکومی بەهۆی کێشەی داراییەوە بەڵام لە بەرامبەردا بینیمان کە ستێپ و قۆناغی خوێندنی ناحکومی هەڵکشانێکی زۆر و بەرچاوی بەخۆی بینی لە بەرامبەردا کە لە بەرامبەر و خزمەت گوزاریانەی کە دابینی ئەکا و بە هەمان شێوە ئیستیغلالی ئەکرد لە بواری داراییەوە کە هەرچێکی زۆر قورسی خستە سەر خانەوادە و خێزانی قوتابی بۆیە بەڕاستیە بێ لە چوارچەوەی یاسایەدا لە قالب بدرێەوە ئیستیغلالی وەزعەکە نەکەن کە ئەمە پێمان وایە بەڕاستی ئەبێ پەروەردەی ناحکومی ئەبێ بخرێتە خزمەتی پرۆسەی پەروەردەی حکومیەوە بەڵام لە چوارچەوەی یاسایەکی پتە و تۆکمە کە مافەکانیان بۆ دیاری بکە و نەتوان ئیستیغلالی دارایی ئیستیغلالی خوێندن بکەن لە هەرێمی کوردستانە کە پێمان وایە ئەمانش بابەتێکی سەرەکیە کە گرفتێکی زۆرمان هەیە لە بەشێک لە قوتابخانەکانە لە بەشێک لە شار و شارۆچکەکانە بە تاکید کە ئەمە پێویستێکی بە چاودێرێکی ورتەیە و ئێمە زۆر جار لەگەڵ وەزارەت باسمان کردووە ئەوان تیمی چاودێریان هەیە و هەفتانە و مانگانە چاودێرن بەسەر قوتابخانە ناحکومیەکان و ئێمەش زۆر بابەت و سکاڵامان بۆ هاتووە لەلایەن بەشێک لە قوتابخانەکان و وەزارەتمان لێ ئاگادار کردوتەوە و بە هاوڵاتیانیشمان وتووە بە خانەوادەی قوتابی لە هەر شوێنێک ئەگەر گرفتێکە بێ لە هەر قوتابخانەیەک ئەتوانن هەم وەکو ئێمە وەکو لێژنە لە هەم وەکو وەزارەتیش لێ ئاگادار بکرێن توکە تیمێکەیە لە وەزارەت تیمی چاودێرە بەسەر خوێندنی ناحکومیەوە بۆی کە چاودێری بکرێن و گرفتەکان چارەسەر بکرێن سەبارەت بە
ئەو بیرە نامۆیانەی کە لە قوتابخانە ناحکومیەکان و قوتابخانە ئاهلیە نێودەوڵەتیەکان هەیە بەڵێ بە تاکید ئێمە ئاگادارین بۆیە ماڵێن ئەو تەوژمێکی باش نیە تەوژمێکی خەتەرە لەسەر کۆمەلگەی کوردەواری و لەسەر نەوەکانی داهاتووی کۆمەلگەکەمان ئاراستەیەکی خراپە بۆی کە تەوژمی گۆڕینی پرۆگرامی ئاین کۆمەلگەیە لە بەردید و بۆچوونی قوتابیەکانمان منداڵە چاوگەشەکانی کۆمەلگەی کوردەواری کە مێژووی ئەدیانیان فێرەکرێ مێژووی ئاینێکیان فێرەکرێ کە دوورە لە ئاینی ڕەسەنی خۆیان کە ئاینی پیرۆزی ئیسلامە لەگەر ئەوەشدا ئێمە وەک باسمان کردیانی ڕای زۆرینەی کۆمەلگا بێ لە بەرچاو بگیرێ وەک لە دەستوری عێراقی ئاماژە پێکراوە هیچ شتێک هیچ گۆڕانکاریەک لە هەر بابەتێکی پرۆگرامی خوێندن لە پەروەردەی ئیسلامی بە تایبەتی نابێ بگۆڕدرێت چونکە ئەمە پێچوانەی لەگەڵ دەستوری عێراقی بەڵێ ئێمە ئاگداری زۆر لەو گرفتانێک کە لە قوتابخانە ناحکومیەکان هەیە ئەگوزەرێک ئەمە ئەچێتە چوارچەوەیەم تەوژمەی کە پێچەوانەیە لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلام و کارکردنە لەسەر کاڵ و کرچکردنەوەی بابەتی ئاینی پیرۆزی ئیسلام نێو کۆمەلگەی کوردەواریدا وەک ئەبینین بەڕاستی لە واقعیشدا زۆربەی کەناڵە ڕاگەیاندنەکانی بۆ دەستە بەرکراوە زەمینە سازیان بۆ کردوون کە کار لەسەر گۆڕینی بنەما ئەخلاقی و ڕەوشتیەکانی کۆمەلگەی کوردەواری ئەکرێ و زەمینە سازی ئەکرێ بۆ زۆرێک لەو بابەتانەی کە کۆمەلگە بەرەو هەلاکەتە بە و ینی ڕەوشت و سلوکی کۆمەلگە بە عقارێکی لێڵ و سەرۆلێژە بە کە دوجار سەرنجام بەڕاستی کۆمەلگا ئەکەوێتە مەترسی ڕوخانی ئەخلاق و بنەما ڕەوشتیەکان کە ئاینی پیرۆزی ئیسلام دەستەبەری هەموو بنەما ئەخلاقی و ڕەوشتە بەرزەکان ئەکا لە نێو کۆمەلگەدا و ئومێدەوارم بەڕاستی هەموو خەڵکو وەلایەنە سیاسیەکان و فراکسیۆنە جیاوازەکان پشتیوان بن و لۆبی بۆ ئەەکەین ئێمە بۆی کە ئەم پرۆژەیە بتوانین بنەما ڕەسەن و بنەما سەرچیەکانی ئاینی پیرۆزی ئیسلام لە نێوەم پرۆژەیەدا تەسبیت بکەین و بتوانین حەق بە بابەتی ئاینی پیرۆزی ئیسلام پەروەردەی ئیسلامی بدەین وەک خۆی بمێنێتەوە لە سەردەم قۆناغەکانی یەک هەتا دوانزەی ئامادەی بۆی کە بابەتێک بێ هەموومان شانازی پێ بکەین و ببێتە بابەتێکی سەرەکی لە نێو پرۆگرامی خوێندن وەک بابەتەکانی تری کە وجودیان هێبوونیان هەیە و ئێمە بتوانین بەڕاستی یاسایەک پێشکەش بکەین کە لە داهاتوودا شانازی پێوە بکەین و ڕۆڵەکانی ئەم کۆمەلگەی لەسەر پەروەردە بکەین بنیاد بنین چونکە بەڕاستی جیلێک ئێستا لە پرۆسەی خوێندندا بەداخەوە هەم لە بواری خوێندن کاڵ و کرچە خوێندن ئەرزشی کەم بۆتەوە بۆهۆی ئەو هەموو قەیرانە زۆرانی کە لە هەرێمی کوردستان هەن هەمیش کار لەسەر ئەوە کراوە بابەتەکانی بەڕاستی گۆڕانکاری تێدا بکرێ بە تەوژمێکی خراپە بڕوە کە ئێمە بێگومان ئەمە ئەچێتە چوارچێوەی بێئەرزشکردنی پرۆسەی خوێندن دووبارە سەر لەبەری ئەو هەموو قەیرانانشی کە هەیە لە هەرێمی کوردستانە بۆی ئومێدەوارم بەڕاستی ئێمە ئەم گرفتانێک کە لە بواری پەروەردەی ئیسلامیە هەیە نەیهێڵین و دۆڵەمەندی بکەینەوە بە فەرمایشتە پیرۆزەکانی خوای پەروەردگار و ئاەتە پیرۆزەکانی قورئان بە فەرمودە پیرۆزەکانی پێغەمبەری خۆشەویست بە ئاکار و ڕەوشتی پیاوچاکان و زانایانی ئیسلامی و بە هەمان شێوە بە سلوک و ئاکاری جوان لە ناو پەروەردەی کۆمەڵایەتیش بە هەمان شێوە لە بواری ژێنگەیە لە بواری خاک خۆشەویستنە لە بواری پاک و خاوێنی ئاشتەوایی هەمانە کە هەموو ئەچنە چوارچێوەی بنەمای پیرۆزی ئاینی پیرۆزی ئیسلام بۆی کە کاری لەسەر بکەین ئینشاڵڵا لە داهاتوودا و حەق بە بابەتەکە بدەین. زۆر سپاس بۆ کاتەی بێمە بەخشی زۆر بەڕێز مسلیم عەبدوڵڵا جێگری سەرۆکی لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان سپاس بۆ کاتەی بێمت بەخشی. ئەزیزان فیچەرێکمان ئامادەیە کە دەستڕەنگینیەکە ئەویش دروستکردنی ئینجانەیە لە کارتۆن بابێکەوە بینەری ئەوە بین.
وڵایزان بە هاوکاری هاوکارانم لە کۆنتترۆل و ستۆدیۆ هاوکارم هۆنیان بڕگە بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پامی ڕۆژمان پێشکەشکردن مێدەکەین جێگەی سوود و ڕەزامەندیەوەی عزیز بێت یا ڕەبی لە ئەمانی خۆیان بن تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان سپێرین خواتان خواتان دەست بەش.